ئێوارەتان باش بەناوی ناوەندی توێژنەوەی سبەی زۆر بەخێراتنتانەکەم سوپاس و ئەرکتان کێشە بۆ ئامادەبوون لەم ئێوارەیە بۆ سازانی گفتوگۆیەکی نخبەوی کە لێرە هەم کەسانی ئەکادیمی هەم سیاسی هەم ناوەندەکانی توێژنەوە لەگەڵمان ئامادەن بەناوی ناوەندی توێژنەوەی سبەی چارێشکە زۆر بەخێر بێن. بەرنامەی ئەم دانیشەی ئەمڕۆی ئەم ئێوارەیەمان لە سەعات و نیوێکە بریتە لە یەکەم تەوەری یەکەم ئەوەیە کە وەگەزانن ناوەندی توێژنەوەی سبەی بە شێوەیەکی دەوری تقریبا مانگانە ڕاپرسی هەیە. ئەم ڕاپرسیانە لەسەر ئاسی هەموو کوردستانە و ئامانستی هەڵسەنگاندن و تێگەیشتنە لە بیرروڕای هاوڵاتیان بیرروڕای گشتی. ئێمە لە کوردستاندا هەمیشە خاڵێک کە تایە ڕەنگە هەم لەسەر ئاسی میدیایی هەم لەسەر ئاسی سیاسی و ئەکادیمیە هەندێک جار کورتیمان تیا هێنا بێ ئەوەیە کە ڕەنگە داتای پێویستمان نەبێ یان بە پێی پێویست وەڵام یان ئاوەڕ لەوە نەدرابێتەوە کە شەقام هەز بە چییە کە چۆن بیرەکاتەوە یا ئەگەر کرابێتیش ئەمە زیاتر لە حاڵەتی گریمانەیە بووە جا هێزە سیاسیەکان یا میدیایە ئەکادیمیەکان بە تێگەیشتنێکی گریمانەیی بۆ ڕوئیای شەقام بۆ پرسە سیاسیەکان ئەمەیان تەفسیر کردووە. ئەڵام ئێمە لە زانستە هەمیشە گریمانە هەتا بەداتا پژڕاز نەکرێتەوە ناتواندرێ پشتی پێ بەسترێەوە ناتواندرێ بڕیاری سیاسی و بڕیاری درستی لەسەر دروست بکرێ. بۆیە ئامانج لەوەی کە ناوەندی توێژنەوەی سبەی بایەخێکی زۆر بە کۆکردنەوەی داتای مەیدانی و بە شێوازی ڕاپرسی ئەدا لە ڕێگای مێتۆدی زانستی خۆیەوە ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین بەداتا پشگیری هەندێک لەو گریمانانە بکەین کە ڕەنگە لە مناقەشاتەکانمانە لە مناقەشەی سیاسی لە مناقەشەی توێژینەوە و نخبەیە بۆ هەموو دەسەڵاتداران و پارتە سیاسیەکانیش و دوجار بۆ ڕایگشتی ئەمە ببێتە قسەیەک کە بەرمەبنای واقع و ڕقەم و ژمارە بێ. بۆیە لە تەوەری یەکەمە پێم خۆشە سەرنجی جەنابتان بۆ لای دواهەمین ڕاپرسی ناوەندی توێژنەوەی سبەی ڕابچێشم سەبارەت بە متمانەی گشتی بە حکومڕانی و تێڕوانین بۆ چەقبەستووی سیاسی لە هەرێمی کوردستان دیارە خواستە سەر پێداویستی ئەم پرسیارە لە لای ئێمە ئەوە بوو کە ئێمە نزیکە بینەوە لە 7 مانگ بەسەر دواهەمین هەڵبژاردنێکی سەخت و پێش ئەوەش پێشینەیەکی سەختی سیاسی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانمان تێپەڕان. ئەمڕۆ ئێمە 6 بۆ 7 مانگ دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکان قساکەین هێشتا هیچ ئاسۆیەکی ڕوون دیار نییە لە بەردەم خەڵکی کوردستان و لە بەردەم پرۆسەی سیاسی کوردستانە کە ئایا شکل و شێوەی حکوومەتی داهاتوو چۆنە بێ و جیاوازی چێ بێ لەگەڵ پێشخۆی و خەڵک چۆن ئەڕوانێتە ئەم پرۆسە و ئەم پرسە گرنگە. بۆیە پێم خۆشە سەرەتا هاوڕێم مامۆستا فەریدون بە شێوەیەکی خێرا ئەم داتایانە ینی ئەمەمان پوختە کردووە تەبعاً سەرەکی ترین دەرکەوتەکانی کە لەم ڕاپرسیە دەستمان کەوتووە دوجار ئەمە ئەکەین بە بابەتی گفتوگۆ مناقەشەکانمان. فەرموو مامۆستا فەریدون. بەڕێزان دووبارە بەخێر بن سپاسانەکەین بۆ ئامادەبووتان. ئەوەی گرنگە ئێمە لێرەیە بیخینە ڕوو هەندێک لەو داتایانەیە کە لە ناو ڕاپرسیەکەی ئێمەیە وەکو داتا دەستمان کەوتووە. لە ڕاستیە ئامانجی ئێمە لە وەرگرتنی ئەم ڕاپرسیە ئەو بۆ کە زۆرترین قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستان وەربگرین و یان با بڵێن ڕووپێوی بکەین. بۆیە بە شێوەیەکی گشتی ئامانجمان وەرگرتنی 1500 بەشداربوو بووە لە کۆی هەموو ئەو هەوڵانەی کە توێژەرەکانی ئێمە ویستویانە با بڵێن پەیوەندیەکان وەربگرن 2315 هەوڵمان هەبووە بەڵام 1590 هەوڵی سەرکەوتومانە بوو ئەتە داتای پاکمان هەیە کە ئەمە 90 داتای زیاترە لەوەی کە ئامانجی ئێمە بووە تارگێتی ئێمە بووە لە وەرگرتنە. لەبەرەوەی کە ئێمە لە ڕێی کۆڵسەنتەرێکەوە داتاکان وەرەگرین بۆیە ئەبینین بە شێوەی ڕاندۆم هەم ژمارەکان دەست ئەخەین و هەم پەیوەندی ئەکەین. ئەگەر ببینین ئێمە ڕێژەیەکی دیاریکرای ستانداردمان نییە بڵێن 550 بۆ 50 بۆ نمونە بۆ مێینە و بۆ نێرینە بەڵکو هاتوین کە بە شێوە ڕاندۆ وەرمانگرۆ دواتە داتاکان دەرچووە بەم شێوەی کە ئێستای بینین لە بەرچاوتانە لە 178.1 ڕێژەی بەشداربووەکانمان لە ڕەگەزی نێرە و لە 21.9 لە ڕەگەزی مێیە. دێنە سەر بەشێکی تری دیمۆگرافیەکانمان ئەوش پەیوەندی بە ڕێژەی بەشداربووانەوە بە پێی شوێن نیشتەجێ بوون. ئەگەر ببینین بە هەمان شێوە ئێمە گوتم ئێمە چیمان کردووە ئێمە بۆ هەر ناوچەیەک بە پێی ڕێژەی دانیشتوان ژمارەیەکمان داناوە کە وا بکەین شێوازێکی یەکسانی هەبێت لە ڕووی زانستیەوە
وەگەوەی لە بەرچاوتانە ئەیبینن لە 150 پۆینت کۆی پارێزگای هەولێر و دووەکە و لە 141.9 کۆی پارێزگای سلێمانی و هەڵەبجەیە تاوان بە ناوچەکانی ئەو قەزا و ناحیانەی کە لەگەڵایەتی ڕێژەی بەشداروان بە پێی تەمەن بە هەمان شێوە لەبەرەوەی کە بە شێوەی ڕاندۆم وەریەگرین بەڵام لە هەمان کاتە ڕەچاومان کردووە کە ئێمە لە نێوان تەمەنی 18 ساڵی ئەوانەی کە مافی دەنگدانیان هەبووە بەشداری هەڵبژاردنیان کردووە دواتر لەسەر و 55 ساڵیەوە بە هەمان شێوە ئەبینین زۆرینەی بەشداربووەکانمان ئەوانەی کە بەشداری ڕاپرسیەکانیان کردووە لە نێوان تەمەنیان لە 35 بۆ 44. داتایەترمان هەیە ئەمەشیانی سەلمێنەکەیان بە شێوەیەکی ڕاندۆم وەری ئەگرین ئەبینین کە ئەوانەی کە بەشداریان کردووە پیشەکانیان دەرەکەوێت لێرە کە زۆرینەیان کاسبە و بە دووەمین زۆرینە موچەخۆرە کە هەموو ئەمانە بە شێوە لە شێوەکان بە شێوەیەکی ڕاندۆم وەرگیراوە و نازانین کە ئێمە تەلەفۆنەکەین بۆ چێ ئەەکەین و ژماری چێە و پیشەیەکی هەیە بەڵکو دواتر لە ناو داتاکانە بۆمان دەرەکەوێت کە هەموو پیشەکان بە شێوەیەکی باڵێن هەلی یەکسانیان هەیە بۆ بەشداربوون لە ڕاپرسیەکانمان. لە بەشی یەکەمی ڕاپرسیەکانمان داتا سەرەکیەکان تێڕوانینی گشتیمان هەیە واتە تێڕوانینی هاوڵاتیانمان هەیە بۆ دۆخی سیاسی ئێستای هەرێم. لە پرسیارێکمانە کە پرسیارێکی سەرەکیە ئایا هاوڵاتیان یان بەشداربووەکان چۆن ئەڕوانە بارودۆخی سیاسی ئێستای هەرێم وەک ئەبینین ئێمە چەند ئۆپشنێکمان هەیە چەند بژاردەیەکمان هەیە زۆر ناسەقامگیر و تا ڕادەیەک لەگەڵ سەقامگیر و زۆر سەقامگیر ئەگەر ببینین ئەبینین لە 153.6 کە زۆرینەیە پێیان وایە کە دۆخی سیاسی هەرێم دۆخێکی سەقامگیرە بەم شێوەیە و بەشێکی لەمە کە لە 140ەکەیەتی پێی وایە زۆر سەقامگیرە لە بەرامبەرە بەشێکی کەمترمان هەیە کە 23.6 ئەمەیان با بڵین ئەوانن کە پێیان وایە تا ڕادەیەک سەقامگیرە بەڵام 22.8 کە پێیان وایە نەخێر دۆخی هەرێم ناسەقامگیریان زۆر ناسەقامگیرە. هەستی بەشداروانمان بەلاوە گرنگ بووە بۆ ئەوی کە ئایا کابینە حکوومەت کە دواکەوێت هەستی چۆنە بەشێکی زۆریان هەست بە بێزاریەکی زۆرەکەن کە ئەمە وەکو هۆشیاری خەڵک و بەرپرسیارەتی خەڵک ئەبینین کە پێی وایە ئەگەر بێت و حکوومەت پێک بێت ڕەنگە دۆخی ئەو باشتر بێت بۆیە هەست بە بێزاریەکی زۆرەکە کە حکوومەت پێک نهاتووە ئەمە زۆرینەکەیە کە 43.5 بەڵام ئەبینین لە 115.5 وان هەیە لەم داتایە کە هیچ بەلایەوە گرنگ نییە کە حکوومەت پێک دێت یان نایەت ئەمە تا ڕادەیەکی زۆر ئەو خەڵکانەیە کە ناومێت بوون لە هەموو ئەو بارودۆخی کە ساڵانێکی زۆرە لە هەرێمە گوزەرێت. هۆکاری سەرەکی دواکەوتنی پێگەرانی کابینەی نوێی حکوومەتێکی ترووە لە پرسیارە سەرەکیەکانی ئێمە بابزانێت تێڕوانینی خەڵکەوە ئەم هۆکارە سەرەکیە چییە وەک ئەبینین زۆرینە لە داتاکە پێیان وایە ناکۆچیەکانی نێوان دوو حیزبی دەسەڵاتدار واتە پارتیویەکێتی هۆکاری سەرەکیە بۆ پێکنێنانی حکوومەت لە لایەکی ترەوە ڕکابەری کەسی نێوان سەرکردە سیاسیەکان لە 10.9 بەدەستێناوەکو داتا کە ئەمەش بە هەمان شێوە ئەتوانین جۆینی کەین میکسیکەین لەگەڵ ئەم داتایە بۆ لەبەرەوەی کە ناکۆکی نێوان سەرکردەکان کاریگەری هەیە لەسەر پێکنێنانی حکوومەت بە لە تێڕوانینی هاوڵاتیانەوە چییە ئەوەیە کە ئەو دوو پارتە سیاسیە واتە سەرکردی و دوو پارتە سیاسیە بە پلەی یەکەم لاوازی ناکارایی سیستەمی سیاسی ئەمەشیان بە هەمان شێوە 12.5 کە ئەمەیان ئەتوانین بڵێن لە نەبوونی موەسەساتی حکومی یان نەبینینی ڕۆڵی تایبەت لە موەسەسە سیاسیەکانە یان نەبوونی دەستورێک کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە بوونی نییە ئەمەیەکی تر لە هۆکارەکان ئەبینرێت وشتی تر کە ئێستامۆ لە نەخشەیەکی ترا لە خشتەیەکی ترا ڕوونیەکەینەوە بورن ئەمە دەرەکەوێت شتی ترمە بەسییان لە چییە ئەگەر سەیری بکەین هۆکاری سەرەکی دواکەوتنی حکوومەت ئەمەی شتی تر ئەم لە 138 کە ئێمە لێرە وردمان کردوێتەوە بەم شێوەیە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە پارتی دموکراتی کوردستان کە با بڵێن چەندین ساڵە هەر لە سەرەتای دروستبوونی یەکەمین کابینەی نوێی حکوومەتەوە پێگەێنەری سەرەکی بووە لە حکوومەتەوە دەسەڵاتی یەکەمی هەبووە بۆیە زۆر بەشێکی با بڵێن بەشداربووەکانمان پارتی دموکراتی کوردستان بە کێشەی سەرەکی ئەبینن لە هەمان کاتدا ناهۆشیاری خەڵک و بێباکی دەسەڵات بەرامبەر بە میلەت وەک ئەبینین هۆکارەکان تریت بەم شێوەیە کە هەریەکەیان بە پێی پێگەی خۆی لەلای هاوڵاتیان گرنگی خۆی هەیە
ئەمەش بە هەمان شێوە وردکردنەوەی زیاتری ئەو داتایەکە ئێستا بینیمان. چاقبەستووی سیاسی کە ئێمە پێم وایە کاریگەری هەیە لەسەر بارودۆخی خەڵک، بە هەمان شێوە خەڵک پرسیارەکەمان تایبەتە بۆی کە ئایا چاقبەستووی سیاسی تا چەند کاریگەری لەسەر پێگەی حکوومەتی هەرێم هەیە یان هەرێمی کوردستان هەیە، پێگەی نێودەوڵەتی ناوچەی هەرێمی کوردستان هەیە. بەڵێ لە 1965 بەشداربووەکانمان پێیان وایە بەڵێ تا ڕادەیەکی زۆر کاریگەری هەیە لەسەر چی لەسەر ئەو ناوبانگی کە هەرێمی کوردستان هەیەی لە ڕووی نێودەوڵەتی و ناوچەیەوە. لە بەرامبەرە لە 1922 پێیان وایە تا ڕادەیەک، بەڵام لە 1912 کە ئەگەر بەراوردیکەین بە هەندێک داتای ترمان ڕەنگە هەر ئەو بەشدار بۆ بەڕێزانە بن کە بێباکن یان هیچ کاریان بە مەسائلی سیاسی نییە، لێرە یاڵە نەخێر بە هیچ شێوەیەک ڕەنگە هەر ئەوانە بن کە تا ڕادەیەکی زۆر پێشتری ناومێد بوون لەوەی کە حکوومەت هێرێن پێک بێت یا پێک نێت، ئەوان تا ڕادەیەک بەلایەنەوە گرنگ نەبێت. ئەم چاقبەستووی سیاسی کاریگەری لەسەر ناوبانگی نێودەوڵەتی ناوچەی هەرێم هەیە کردومانە بە خشتەیەکی کراوەتر بۆی کە زیاتر تێبگەین ئەکاتە لە 1970 لەوەی کە بەڵێ چکۆمە دوانمان دوو اختیارمانێت لە بەڵێ تا ڕادەیەکی زۆر لەگەڵ بەڵێ تا ڕادەیەک بۆ یەکە کۆیەکەینەوە لە 1970 بەشداربووەکانمان پێیان وایە کە بەڵێ کاریگەری هەیە لەسەر پێگەی حکوومەتی هەرێم. بەشی دووەم کە ئەم بەشە بەڕای ئێمە کرۆکی سەرەکی ڕاپرسیەکەمانە بە بەشێکی زۆر گرنگە، متمانەی هاوڵاتیان یان بەشداربووەکان بە پارتی سیاسی و بە سەرکردە سیاسیەکان ئێستا لێرە داتاکانە بینین. داتاکی سەرنجڕاکێشە بەڕاستی ئەماڵە ڕێژیمت ئاستی متمانەی بەشداربووە بە پارتە سیاسیەکان ئەبینین یەکێتی بە شێوەیەکە وردمان کردوێتەوە لە 1976.5 بەشداربووەکان هیچ متمانەیەکیان بە یەکێتی نییە لەوەی کە ئێمە پرسیارمان دەربارەی کردووە، بەڵام لە 10.5 تا ڕادەیەک متمانەیان هەیە و لە 13 متمانەیان هەیە، واتە تەنها لە 13 ئەو کەسانی کە ئێمە وەرمانگرتوون یاوەکو لە ناو داتاکەیە وەرگیراون تەنها لە 13یان متمانەیان هەیە بە یەکێتی وەکو پارتێکی سەرەکی. بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە 1959 واتە متمانەی ئەم تا ڕادەیەک متمانەی پارتی تا ڕادەیەک لە لای بەشداربووەکان لە هاوڵاتیان تا ڕادەیەک زیاترە وەک لە یەکێتی وەگەوەی کە ئەبینین. دەست خۆش بێ هەر بۆ بیرێنانەوەی بەڕێستان تەبان ئەم داتایانە هەمووی راپۆرتەکە بە گشتی بە هەموو ئەنالیزەکانیەوە لە وێبسایتی سبەی بەردەستە و بزانم لینکەکانی شەگەر بۆ جەنابتان نادرابێ بۆی دوایی بە ئاسانی بتوانن بە ورتر سەیری بکەن. هەر وەکو وتم ئەمە بەشێک بوو لە تەوەری دانیشەکەمە بۆی کە تێگەیشتێکی گشتیمان بداتێ لەسەر ئەوەی کە بە گشتی ئەمانەی خوارەوە. یەکەم ئایا هاوڵاتیانی کوردستان بەشێکن لە دینامیکی پرۆسی سیاسی لە کوردستانە، واتە ئەوەی کە لە نێوان حزبەکانە گوزەری ئەوەی کە لە نێوان پارتە سیاسەکانی دەسەڵاتە تا بە ئۆپۆزیسیۆنەوە بە میدیاوە هاوڵاتی تایە چەند بەردەنگە و چەند بۆ هاوڵاتی گرنگە. لە نەتایجەکانە کە دوایتر ئێمە کۆڕیلێشنمان بۆ کردو هەندێکی بە شێوەی تایبەتی ئیحسایی تەحلیلمان کردوتەوە ڕێژێکی زۆری ناومێدی، ڕێژێکی زۆر بێباکی و ڕێژێکی زۆر لە ناکاریگەری و نابووبالاتی هەستی پێکرێ بەرامبەر بەم پرۆسەیە و بەرامبەر بەوەی کە بەڕاستی بەیانی ئاراستەی دانووسانەکان و پێکەنانی حکوومەت بەرەو چۆڕوە. جا من ئەمەوێ دەرگای گفتوگۆکە لەو پرسیارەوە بکەمەوە کە من لە چەند پانێڵ و کۆڕ و فۆرەما کە لەم چەند مانگە ڕابردووە بەشدار بوو یان سەرنجی میدیام داوە، خاڵێک بەلای منەوە جێگای سەرنجە کە نازان بۆ نەبووە بۆ پرسیار بۆ میدیاکاران یا ڕەنگە بوو بێ من ئاگام لێ نەبێ. کاتێک کە پرسیار لە قوبات تاڵەبانی یەکریا لە مەسرور بارزانی یەکریا لێچێک لە بەرپرسەکانی پارتی و یەکێتی کە لە کۆبنەوەکانە دێنە دەرەوە هەر وەکو جاران ئەڵێن زۆر شتێ باشمان باس کرد و هەموو شت ئیجابی بوو، ناکاتی نییە و ئەخەوە نابێ و ئەمە نهێنیە و ئەمە باسی پۆستمان نەکرۆ، باسی فەلسەفەی سیاسیمان کردو، یەقڵێ باسی استراتیژی سیاسیمان کردووە. پرسیاری من ئەوەیە، پێم وایە پرسیاری هەموو توێژەرانیشە، ئەگەر قەرارە ئێوە بۆ ئەم وڵاتە خەریکن حکومڕانی دامەزرێن، ئەگەر قەرارە ئێوە بۆ ئەم وڵاتە خەریکن ئیدارەیەک دروست بکەن، ئەی باشە خەڵک نابێ بزانێ باسی چیەکەن.
ئەی مافی خەڵک نییە بزانێ ئەم استراتیژ و فەرسەفەیە کە ئێوە خەریکن لە ژوورە تاریکان باسێکەن و لە دەرەوە نایدەن بە خەڵک لەگەڵ خەڵکی بەشی ناکەن کە لەسەر پۆستا کێشەتان نییە و باستان نەکرەوە باسەکەتان باسی ئەجێندا و فەلسەفە و ڕوانینی سیاسیە و حکوومەتێکیشە کە بۆ ئەم خەڵکەیە ئەی خەڵک نابێ بزانێ ئادەی بێ زەحمەتەوە لەسەر کام خاڵی فەلسەفەی سیاسی حکومڕانیەوە ناکۆکن ینی بۆچی کۆمەلگا لەمەیە حسابی بۆ ناکرێ ئایا ئەمە تەفسیرەکەی چییە؟ بەکەم زانینی دەنگدەرە بەکەم زانینی هاوڵاتیەکانی کوردستانە یان جۆرێک لە خۆبایی بوونە یان ئەوەی بەڕاستی لەوە گەورەترە ئەویش ئەوەیە کە لە ڕاستیە هەڵبژاردن لە کوردستانە مانۆڕێکی سیاسی و سیمبولیە سیستەمی سیاسی کوردستان بە ئێلکتۆرال سیستەم بەڕێوە ناچێت ئەسڵەن شتێک نییە پەیوەندی بە هەڵبژاردنەوە بێ ئەمەی کە ئەکرێ تەنها مانۆڕێکی سیمبولیتیکیە ئەم مانۆرە سیمبولیتەکە کات و ساتی خۆیە کە تەواو بوو جارێککە هەموو شتەکان ئەچێتەوە شوێنی خۆی واتە پرسیاری سەرەکی کە من حەزەکەم لێرە بەڕاستی وەڵامەکەی وەگرم بۆچی بەرپرسانی حکوومەت بەرپرسانی ناو دانوسانکارەکان سەرۆکیش وەکو ترام هەفتانە دەجار لەگەڵ هاوڵاتیەکانی خۆی قساکە زانیاری ئەڵێ باسی سیاسەتەکانیانەکە باسی کەچی ئەمانەی خۆمان بە هیچ شێوەیەک هەر بە پێکەنین و بەگاڵتەوە جوابی خەڵکە دەنەوە جوابی میدیاکارانە دەنەوەواتە جوابی خەڵکە دەنەوە کاتێکە کەسەوە پرسیارەکرێ ئادەی بێ زەحمەت خەڵک مافی هەوەی هەیە بزانێ ئێوە لەسەر چی ناکۆکن ئەگەر یەکێتی قەراری ئەوەی هەیە کە لەسەر فەلسەفەی حکومڕانی لە چەند خاڵە لە پارتی ناکۆ کە با بە خەڵک بڵێ بۆی بتوانێ هاوپەیمانی لەناو خەڵکە دروستکە بڵێ ئادەی خەڵچینە من لە 1 و 2 3 و 4 لەگەڵ پارتی ناکۆکم فەرم و میدیا کۆمەلگای مەدەنی خەڵک ئێوە لەگەڵ من بزان ئایا ئەوە حەقی ئێمەیاننا بە ئەدڤۆکەسی بۆ بکەین بە هەمان شێوە بۆ پارتیش ئەگەر قەرارە مەسەلەکە باسی حکومڕانی و چارەنووسی حکومڕانی لەم هەرێمەیە بۆیە بەڕاستی پرسیارێکە بەسەرکراوی ماوەتەوە لێرەیە ئێمە ئەگەینە بەردەم نەتیجەیەک ئەم ڕاپرسیە و چەند ڕاپرسیەکیش کە لە کۆتایی ساڵی ڕابردووشان لە ناوەندی توێژنەوەی سبەی بۆمان دەرکەوتووە ئێمە لە کوردستانە لە بەردەم گاپێکی گەورەین لە دوو دۆڵین سیاست و پرۆسی سیاسی بەتایبەت لە دەستی پارتیوێکێتیدا لە دۆڵێکە خەڵک و ژیان و بژێوی هاوڵاتیش لە دۆڵێکی دیکەیە یعنی ئەمانە تاواتی هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە هیچ ڕەبتێکان بەیەکەو نییە خودی پرسی پێکەنانی حکوومەت خودی پەرلەمان هەبێیان نەبێ پرسیارە گوچێشەکەەوەی ئایا بەڕاستی زەژانی خەڵکە گۆڕێ خەڵکی هەرێمی کوردستان فێر بووە فێری مقاومەتی تاکە کەسی بووە نەبۆتە بەشێک لە پرۆسەیەکی داینامیکێکی دەستە جەمعی ئەوڵێ کاکە ئێمە نەبوونی پەرلەمان ئەوەندە زەرری بە ژیانی ئێمە گەیاندوو نە خەڵک فێری مقاومەی شخصی بوو نیە چۆن خۆی بتوانێت بمێنێتەوە بەرگری بکات دۆخێک لە سکون دۆخێک لە جێگیریە ئەم جێگیریە پەرلەمان هەبێیان نەبێ هیچ مهم نییە حکوومەتی تازە دروست بکریان نەکری هیچ مهم نییە ئەوە نیە هەمووشت بەڕێوەچێ ئابووری دێ وەفد ئەڕوا و ئیشەکان ئەکرێ و نییە هەموو باسەکەەوەی پارەدەیان نایە لە بەغدا تاوە کۆتایی هاتووە بۆیە بەڕاستی ئەمانە پرسیاری گەورن بە ئێمە بە ئەرچی خۆمان زانی ئەگەر ناوەندێکی توێژینەوە ئەمە نەکا بە باسی خۆی و مناقەشەی نەکا هەوڵ بدەین کە هاتنی جنابتان و هەڵبژانی جنابتان لێرە بەڕاستی لەو ڕوانگەی و کە هەمووتان کەسانی خاوەن ئەزمون و ئەکادیمین بەبێ ئەوەی کە بەڕاستی ببێتە جۆرێک لە مەیدانێک بۆ دژایەتی هیچ لایەنێک بە پێچەوانەوە ئێمە بەرەی کوردستانە و ئەم وڵاتەیە دوجاریش هەمووی کە لێرە بگوزارێ ئەوەیە کە بەڕاستی هەمومان مافی ئەومان هەبێت کە قسە بکەین بۆیە چاومان لە مناقەشەیەکی زۆر بابەتیە لەسەر ئەم بابەتە من دەرگای تەوەرەکەم بە پرسیارانە کردەوە هیوادارم کە وەڵامەکان لێو وەرگرم ئەگەر ئیزنیشتان لەسەر بێ لە بەرەوەی خاتوو دکتۆر بەهار وەکۆڵێ تاکە خانمە لێرە ئەگەر جەنابیان دەست پێ بکە حەزەکەم بەو پرسیارە دەست پێ بکەم کە جەنابەت بەتابەت لە ڕووی یاساییەوە لەم ماوەیە دوای تێپەڕبوونی ئەم ماوەیە ئێستا جۆرێک لە دەنگۆی ئەوە دروست بووە کە پەرلەمان هەڵبۆشێتەوە یانە پەرلەمانە ئەبێ جارێ بەگشتی ئەگەر بۆمان بازکە ئەم پرۆسی ئێمە پێیدا تێپەڕین بە ژێرەی یاسا چییە و لە چ فەراغەکەین و ئیشکالەکانی چین بەنای خۆی گەورە دەستخۆشی لە دامەزراوەی سبەی ئەەکەم بۆ ڕێخستنی ئەم گفتوگۆیە بەڕاستی خۆی ئەم گفتوگویانە پێشتریش زۆر کراوە بەس لە ئێستا من لێتان ناشارمەوە وەکو خۆم
گەیشتومەتە ڕادەیە کە ئیتر لە قسەکردن لەسەر ئەم بابەتە بێزار بووم چونکە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئێمە ئەیبینین من پێم وانە نە ناوی حکوومەت بێ نە ناوی دەستگا بێ ناوی هیچ شتێک نییە سڵتەیەکی ئەمری واقعە وەکو ئەوە بیرەکاتەوە چۆن کاتی خۆی خان خاوەنی دیوەخان بوو ئێستا ئەمیش خۆی بە خاوەنی پەرلەمان ئەزانێ خۆی بە خاوەنی حکوومەت دەزانێت خۆی بە خاوەنی دەسەڵاتی دادوەری ئەزانێ هەر کاتێ بیەوێ دیوەخانەکە یاخو با بڵین پەرلەمانەکە ئەکاتەوە هەر کاتێکیش بیەوێ دای ئەخابەڕووی میوانەکانە بۆیە هی قسەکردن لەسەر ئەم بابەتە پێم وابێ قورس بووە بەلای من لە مەسلەی چاکسازی تێپەڕیەوە ئەوەی کە جەنابەت باست کرد پرسیارەکە کە ئێمە ئێستا لەبارەی پەرلەمان و هەڵوەشانەوەی پەرلەمان لە چ دۆخێکین ئێمە لە دۆخێکین مەگەر بەس خوا بزانێت چ دۆخێکە یعنی ئەمە هینیش نییە یەکەم جار نییە ئەمە سێ جارە لە دوای پەرلەمان لە دوای هەڵبژاردننی پەرلەمان ئەم دواکەوتنی پێکێنانی حکوومەتە دووبارە بێتەوانێت کە ئەمە دۆخێکە چوزان بڵم لە هیچ لە قاموسی قانونی یاجێ نابێتەوە ناکرێ بڵی لە ڕووی قانونیەوە قسە لەسەر ئەم بابەتاکەم هیچ قسەیەک نییە لە ڕووی قانونیەوە بیکەی لەسەر ئەوەی کە 6 مانگ 7 مانگ دانیشتنی یەکەم بەکراوەی بهێڵڕێتەوانێ طبعاً هۆکارەکان زۆرن لەسەر و هەمویانەوە نەبوونی دەستورە یعنی لەبەرەوەی کە ئێمە دەستورێکمان نییە ئەو مدانە ڕێکخا ئەو ڕێکاری هەڵبژاردننی سەرۆکایەتی و پێکێنانی حکوومەت و سیر کە ئەمانە لە بەغا با هیچ دوور نەڕۆین هەر لە بەغا کە ئێمە بەشێکی لە بەغا هەمووی لە دەستور ڕێکراوە بە سەعات ناتوانن مخالفەی بکەن ینی پێکێنانی حکوومەت و ئەوانە بۆیە یەکێک لە سەبەبەکانەوەی سەبەبی دومیان ئەوەیە کە وەگوتم ئێمە دەستگامان نییە ئێمە شەخصمان هەیە خۆ ئێمە کاڵین پێویستەکات دەستگاکان دەوری خۆیان بۆ بگێڕێتەوانێت لەسەر و هەمویانەوە پەرلەمان پێم خۆش بوو من ئێستا یەکێک لە ئەوانەی کە لە لیژنەی دانوستانکاری پارتی یان لە لیژنەی دانوستانکاری یەکێتیان لێرە دعوەتان بکردنایە یعنی حزوریان هەبوونایە بۆ ئەوەی لیان پرسین ئایا چیان کردووە بۆ نمونە زۆرتر یەکێتی لەبەرەوەی یەکێتی ئەڵێ من ئێستا شەڕی ئەمجارم لەسەر پۆز نییە لەسەر ئەوەیە کە ئەمەوێ شێوازی حکومڕانی ڕاستکەمەوانێ ڕاستکردنەوەی شێوازی حکومڕانی یەکەمین شت بە گێڕانەوەی ڕۆڵ ئەبێ بۆ دەستگاکان بە تایبەتی پەرلەمان حەزمەکرد ئەو پرسیاران ئاراسە بکەین ئایا ئەوان چیان کردووە لەم گفتوگویانەیە بۆ گێڕانەوەی ڕۆڵ بۆ پەرلەمان وەگوتم وەکو پارتی وەکو دیوەخانێک سەیریەکە کە ویستی ئەیکاتەوە کە ویستی دایەخە ئەمە اینجا ئێمە کە ئێمە پێویستمان بە ئەوەیە مەرحەلەی شخص تێپەڕێنین بڕۆین بۆ مەرحەلەی دەستگا چۆن نتوانین مەرحەلەی شخص تێپەڕێنین بۆ معنای ئەوە نییە کە تۆ شخصەکان بەتاڵەکەیتەوە نا دەستگا چییە کە شخصەکان ئەمێنن بەس دەستگا ئاراستەی شخصەکانەکە بۆ نمونە پارتی ناتوانێت بە کەیفی خۆی پەرلەمان بەڵکووە بێ پەرلەمان بەپێی قانون ئاراستەی بکات بەڵێ ئەگەر باتە بە دەستورێک هەبووە کە شکلی حکومڕانی کوردستانی دیاری کرد ئەو کات هەڵوەشانەوەی پەرلەمان ممکن بوو بەڵێ ئەو کاتە لە دەستورەکە دیاریەکرا لە ئێستا لە یاسای سەرۆکایەتی هەرێمە چەند حاڵەتێکی دیاری کردووە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان کە هیچ حاڵەتێکیان ئەم بابەتەی تیانی ئەزانی بۆ تیانە حاڵەتەکان ئەوەیە ئەگەر بێت و هین بێ یعنی بۆ ماوەی 45 ڕۆژ کۆبوونەوە ینی کۆبوونەوە نەکە بەس ئەمە ئێستا کۆبوونەوەی کردووە ئەزانی بۆ ئەم حاڵەتەی تیانە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان لەبەرەوەی تەوەقع ناکەی کە ئەم حاڵەتە ڕووبدا یعنی نابێ ڕووبدا یعنی نابێ بۆ نمونە یعنی تۆ ئێستا نابێ لە شوێنێکە لە قانونێکە ڕێگا بدەی بە کوشتن ئەسڵ نابێ ڕێگای پێ بدەی نابێ لێم بپرسی بڵێ کوشتن چۆن بێ باشە نابێ کوشتن نابێ هەبێ يعني بالضبط ئەم حاڵەتە ئاواهیە یعنی ئەم حاڵەتە نابێ هەبێ لەبەر ئەوە قانون معالەجەی نەکردووە من پێم وایە هین دەستوریش هەبوایە ئەکرێ بەس بەوە معالەجە بکرێ بە هەڵوەشانەوەی پەرلەمان ئەویش نەک لە دوای 6 مانگ و 7 مانگ نەک لە دوای 6 مانگ و 7 مانگ پێویستە مەسەن لە دوای مانگێ ئەو پەرلەمانە بە هەڵوەشاوە حسابێ دەستورمان هەیە و ئەم حاڵەتانە ڕوویداوە یەک جاری جواب بزانم ئەوەی تەخیربوونی حکوومەت دواب بزانم محکەمەی اتحادی بڕیارێکی نییە جەلسەی یەکەم بەکراوەی بە ناقانونی لە پەرلەمان بەڵێ بڕیاری هەیە بەڵێ هین محکەمەی فیدراڵی هینێکی هەیە بڕیارێکی هەیە بەس بەڕاستی ئێمە گەر دەستوری خۆمان هەبووایە محکەمەیەکی دەستوری خۆشمان ئەبوو یعنی ئەمانتوانی ئەو کاتەبی بینە بەردەم ئەو بەڕاستی چونکە لە ئێستا ئەگەر من ئەندامی هین ئەوانەی
حاکمەکانی محکمەی فیدراڵی بم ئەتوانم زەریعەیەکی قانونی بدۆزمەوە بۆ ئەوەی بڵم ئەم بابەتە لە اختصاصی من نییە چونکە ئەوە شتێک نییە شتێکی ناوخۆیی هەرێمە شتێک نییە پەیوەندی بێ لە نێوان هەرێم و لە نێوان بەغدایە. ئەگەر بۆ پرسیارەی من دەست پێ بکەی بەڕاستی کە ئەگەر ئەم جارە کێشەیەک لە مەسلەی پۆستا لە بینی ئەم دوو هێزە سەرەکیە نییە و بەڕاستی کێشەکە لە استراتیژ و ڕوانینی حکومڕانیە ئەمە چۆن ڕاستەکرێتەوە بۆ خەڵک ئاگاداری ئەم باسە نییە. زۆر سپاس من زۆر دەستخۆشتان لێ یەکەم لە ڕاستیدا بۆ ئەو ڕاپرسیە جوانانەی کە ئیکەن ینی ئەمە شتێکی زۆر باشە ئەگەر بتوانین بە هەمومانەوە هاوکاری و پشتگیری سبەی بکەین بۆ ئەم ئیشە ئیشێکی دانسقەیە بەتایبەت بۆ منتیقەیە فراغێکی باشتان پڕکرێت و دەستان خۆش بێت. ئەزانی خۆشت زۆر جوان باست کرد کە ینی کێشمەکێشەکان و نەبوونی شەفافێت لەگەڵ هاوڵاتیە چه ئیشکالەتێکی گەورەیە طبعا ئەوە نەتیجەی عقلێتێکە کە چەند تەقدیری هاوڵاتی و ڕێی هاوڵاتی و ڕێی گشتیە زانێت و ئەداعەنێت ینی دەسڵاتێک یا حزبێک کە تەقدیری ڕای هاوڵاتی و ئەوەی لا نەبێت و پێشی وابێت تحصیل حاصل هاوڵاتی ڕعیەت بە دوای قناعەتەکان و بۆچوونەکانی ئەوە ڕوات حتمما مهم نییە لای ڕای گشتی ئاگادار بکاتەوە کە ئەسڵ لە قازانجێتی ینی وەفدی مفاوەزیایەتی و پارتیار حزبێکی ترکەچنە گفتوگۆوانەوە ئەگەر چەند خاڵێکی گفتوگۆکان و کێشە عوقدەیەکان باز بکەن چەند کەسێکی حەکیمیەوە کۆم بە ڕێزانەی کە لێرن وکە خەڵکانی دڵسۆزی ترکە مهتەم نین بۆی کە وەزیر بن یا هین بن ینی هاوڵاتی کەم نیشتمانە بەڵام ئەهلی نەزەرن ئەهلی ڕێین هاوکارە بن لەوەی کە ڕێگایەکی باشتر بدەن تەڕح بکەن ئینکەن بکرێ بە تەوەریەکی گفتوگۆی گرنگ لە ئەلامە لە دەستگاکانە ئەمە یەکێ لە ئیشکالەتەکانە کە علاقی بە قەدردانانە بۆ ڕێی کۆمەلگا و بە تایبەتیش ڕائەیە ینی بێلایەنەکان کە مەسلحەتێکی دیاریکراویشیان نییە لە مۆزوعەکە یەکێکی تر عفوم کە چی ئەو هێزەی پێداون کە ئاوا تەسەڕف بکەن کە قەدردانن ئەوەی کە 20 ساڵی دریش وا ڕات ئەوەی کە ینی با بڵێن ئەوەی کە بۆیان چۆتە سەر بە کوردەکەی بۆیان چۆتە سەر تا ئێساکە بۆیان چۆتە سەر بەو شێوەیە ینی تۆ پەرلەمان داخەیت بۆت بچێتە سەر انتخابات تاجیلکەی بۆت بچێتە سەر ماوەی پەرلەمان تاجیلکەی بۆت بچێتە سەر ڕای گشتی ئاگادار نەکەیتەوە بۆت بچێت سەر ئەمانە ینی طبعا جۆرێک لە ملهوڕی دروستەکات ملهوڕیەکی سیاسی دروستەکات لەوەی کە ئەسڵەن لەوانەیە من کەلیمەی یا با بڵێن دەستەواژە مسەقفانان تر بڵێم چەمکی ملهوڕی من پێم وایە ئەمە چەمکە ئەساسی و وینەکەی ئەمە لافیتە گرنگەکەیە لە کوردستانە کە کاری لەسەر بکرێت بەرەوەی کە ئەم چەمکەتر ئەبێتە سەروی دەستور و قوانین ڕاستی ئێسمە دەستورمان نییە پێشم وای دەستوری شەوە پێشێلەکرا لە عێراقیش پێشێلکراوە لە عێراقیش پێشێلکراوە ئەنجومەنی پارێزگاکانە لە مۆزوع حتا سەرۆکی پەرلەمانیش یعنی ساڵێک سەرۆکی پەرلەمان نەبوو هەر کێشەوانە بوو لە بەرەوەی عێراقیش تا حەدی باشتر بێ بەڵام ئەسیری ئەو ململانێ سیاسیە زۆر توندانەیە ئەوە تقریبا شتی تایفیشی تێدایە لە عێراقا بەڵام ینی فەرەزەن دەسوورەکەیش هەبوایە من پێم وایە بەڵام خۆ دەسوورەکەی قانون هەیە یاسا هەیە یاسای پەرلەمانت هەیە یاسای سەرۆکی هەرێمت هەیە یاسای هەڵبژاردنت هەیە ینی ئەو فەراغە دەستوریانە تقریبا هەمووی بە یاسا پڕکراوەتەوە فەراغێکمان نییە بۆ ئەو ژیۆنانن بەڵام ملبادانی یاسا بۆ بەرژەوەندێکی دیارێکراوە ئەمە بۆ بە نەریتێکی گەورە کوردستان پێشەنگە عێراقیش تا حدێک کەم تا زۆر چاوی لەسەر کردووە خوا ڕەحمی کردووە محکەمەیەکی هینەیە محکەمەیەکی فیدرالیە سەرباری هەر ملاحەزە و شتێکمان بەڵام بەڕاستی من بەش بە حالی خۆم پێم وایە بەشێکی گرنگ لە هەنگاوەکانی بڕیارەکانی سائبن دروستن تا ئەینەکەن جا من ئەمەی خاڵێک بڕۆم بۆ خاڵێک ئەزانی خاڵە ئەساسیەکەیش ئەوەیە کە ئەگەر کێشەکەی ئێستا کە ئەم پرۆسەیەی پەخستووە یا تاخیر کردووە فعلا لەسەر بەرنامە و لەسەر ڕوئیای جیاواز بێت قیچێکە 6 مانگ تاخیر بووە با 8 مانگ لەبەر ئەوەی ئەمە یەکەم جارە بێت ئەگەر وا بێت طبعا یەکەم جارە بێت لە کوردستانە کە قسە لەسەر بەرنامەکرێ لەسەر دنیابینیەکی جیاواز دەکرێت لەسەر بیناکردنی کۆمەلگاکرێ یعنی ئەو کاتە ئێمە قسە لەمان لەسەر مەجموعەیەک قەواعید و ئەبانەیەکە تەسیس بۆ قۆناغێکی ترەکە لە کۆمەلگای کوردستانە بۆ نمونە ئەگەر ئەوها بێت بەڕاستی ینی خۆ طبعا کێشەیە نەخێر بە هیچ شێوانیە ئەسڵەن پێشم وانە لە هیچ شوێنێکە وت بێت یان ئێمە کێشەکانمان لەسەر پۆستوانە کێش لەسەر پۆستە طبیعیشە لەسەر پۆست بێت عیبە نیە لەسەر پۆست بێت لە هەموو عالەما مفاوەزاتی دوای هەڵبژاردن لەسەر پۆستە پۆستیش
تحديدی بەرنامەی حکوومەتەکە لە بەرەوەی هەریەکە بە حجمی خۆی چتناو بەرنامەی حکوومەتەکە و چ عیبەیەکەت بڵێ کاکە من کێشەم لەسەر پۆستە لەسەر پۆست ئاساسیەکانە لە کورسانە لەسەر پۆستەکانە لەسەر دابشکردنی پۆست ئاساسیەکانە پەرلەمان ئەوە مۆزوع ئاساسیەکەی ئێمەیە لەبەر ئەوەی لە بازنەی ناتوانم بڵێم پێنجەمیشە ناو دەسڵات لە کوردستانە لەوانەیە لە بازنەی نازانم شەشەم بێ حوتەم بێت بازنەی یەکەم نییە کە مەفروض وایە لە سیستەمی پەرلەمانی بازنەی یەکەم بێت تۆ زۆر خاتریشی بگرە بڵێ سەرۆکێکی هەرێم هەیە و چی هەیە بازنەی دووەمیش بێت کە مەفروض نییە تەوانە سیستەمی پەرلەمانی بازنەی دووەمێ بەڵام بازنەی دووەمیش بێت هەر رازین بازنەی سێمیش بێت رازین بەڵام بازنە نییە هیچ لە ناو بازەکانی بەڵام بە ینی ئەو بکەین کە تۆ پەرلەمان لەو بازنە زەعیفە لاوازە بێت لەو حەڵقە لاوازە بێت حتمما پەرلەمان ئەکەوێت تا دوای گفتوگۆکانی پێکهێنانی حکومەتەکانی تر ئەمە بۆ خۆی تۆ تاکو پرسی سەرۆ کۆمار و سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیران یەکلا نەکەیتەوە پرسی پەرلەمانی ناکەیتەوە ئەمە ئاماژەیە بۆ موقعەت و پێگەی پەرلەمان کە موقعەت و پێگەی پەرلەمانیش بەم شێوەیە بێ بەم لاوازە بێ کەواتە ئەمە ئاماژەیە بۆ موقعەت و پێگەی دەنگدان لە هەرێمی کوردستانە پرۆسەی انتخابات لە هەرێمی کوردستانە کە ئایا پرۆسەیەکی فعلی حەقیقیە چارەنووسازە گۆڕانکاریکی ڕیشەی لە ڕایگشتی و لە سیستەمی حکومڕانیە پێکێنێت یاننا ئەمە هەمووی حەڵقەکان بەسراوە بە یەکەوە بەڵام هەر ئەوەیە کە پەرلەمان لە بەرەوەی ئێستا پێشتریش من بۆ خۆم کە ئەندامی پەرلەمان بوومە چەندین جا لە جەلساتی پەرلەمانە لە پرۆتۆکۆڵماوە وتومە لەوانەیە هەر زۆر بۆ هین بۆ ئەو بڵێن مەجازی نەک مەجازی بڵێن ئەمە پەرلەمانە ئەنا موسسەی پەرلەمانی فعلی نییە بەو یاسایەکە خۆیەتی بەو یاسایشکە هەیەی ئەو موسسە فعلی حەقیقی نییە لە کوردستانیشە بەو شێوەیە کە ئەمە کێشەی پەرلەمان معزلەیەکی زۆر لاوەکیە مەسلەیەکی زۆر لاوەکیە و ئەسڵەن بریارەکانیشی جێگای ئەوە نیە جێگای تەقدیر نەبووە جێگای تەقدیر بەوانەیە قەوس بۆی کە هەم وەکو پوختەی قسەکانی جەنابەت وەریگرم ئەی هێزەکانی تر ئەی ئەو هەوڵانی بۆ ئۆپۆزیسیۆن هەبووە ئەی شەقام ئەی ئەمانی کە لە دەرەوەی پارتیوێشی من بۆ مۆفەق نەبوو جەنابەت تەجروبەش لەمە هەیە بۆی ئەو پرسیارە والله هیجا من لەوانەیە سعارەی قسەیەکی دکتۆرە بکەم کە لە سەرەتا وتی ینی خەریکە هیلاکەمین لە قسەکردن و لە ڕەخنەگرتنەوەمانە ینی لەوانەیە ئەمە یەکێ لە مەعزلە گەورەکان بێت زانی ماندووبوون لە ڕەخنەگرتن هیلاکبوون لەوەی کە ڕێی دەرببڕیت و ڕێی پێچەوانە دەرببڕیت ئەمە طبعا هەدیەکە بۆ سیستەمی حاکم واضحە طبعا خۆزانم دکتۆرەنات نایە هەدیان پێ بدا بەڵام فعلا ینی جۆرێک لە ماندووبوون هەیە لە بەرەوەی کۆمەڵی تاقیکردنەوە کرا کۆمەڵی تەجروبە کرا و لەوانەیە شە بەشێکی علاقی بەوە بێ کە ئێمە زۆر تۆبایانە یا میسالیانە بیرمان لەوە کردو لە کونفەیەکوونیەکە ینی گۆڕانکاری شەو ڕۆژە لە مەرحەلەیەکە بە سیستەمێکی انتخاباتی یا حزبێکە تەنانەت ینی بن بۆ خۆم پێم وابێ گۆڕان ئەوڵ و ئەخیری ئۆپۆزیسیۆن وانەیە گەورەترین تاقیکردنەوە ئاخر تاقیکردنەوەیشە لەوەی کە بتوانێت کۆمەلگای ئیسلاحەکە کە گۆڕان فەشەلی هێنا وەکو ئێستا ئەوتێ کاک نۆشیروان پێی نەکرا گۆڕان بە 25 کورسیەوە پێ نەکرا کەواتە خەڵکی تر پێ ناکرێت ئەم مەقولانە ئەم تێگەیشتانە کە وردە خەریکە تێکەڵ بە لاشعوری کۆمەلگا بێەوە کە ئەمە ئیحباتێکی زۆر گەورە دروستەکە لای نسلی تازە لای جیلێکی تازە باشە ئەم جیلی ئێمە تاقی خۆمان تاقی کردەوە هەوڵماندا کاگە بۆ کرد لە حزبەکەی خۆیان من لە حزبەکەی خۆما گەیشتە بنبەست سەرماندای لە بەردی ئەلحەد ئۆکەی بەڵام خۆ جیلێکی تر دێتە پێشەوە قەناعەتێکی تری هەیە و حەماسێکی تری وانێ هەیە لە 75 جیلێک فەشەلی هێنا لە قیادەکردنی شۆڕشەکوانە و ڕەوشتنە ماڵە باوکی من بۆ نمونە من لە 82 بووم بە تەنزیمی کۆمەڵە بەردەوام بووم منیش وازمی هێنا ئێستا لە فەرەزەن وازم لە حزبایەتی لە سیاست لە ئۆپۆزیسیۆن بوون لە هەمووی هێناوە بەڵام خۆ جیلێکی تر دێت ئەوێ ژیانێکی باشتر و ئەوانەی بخوێت بۆیە ئەم مەقولاتانە مەقولەی ئیحباتکردن لەوەی کە ئێمە ماندووە بین هیلاکە بین و کۆمەلگا نابێ ئەو بکە ئەمە هینێکی گەورەیە چونکە بن پێم وایە ژانی لەدایک بوونیکی نوێ قوربانی زۆری ئەوێت و تحملی زۆری ئەوێت و وردەکاری زۆری شوێت لە هەنگایەکە فەشلت هێناوە مەرج نییە ئەمە کۆتایی ژیان و کۆتایی پرۆسەکە بێت بکرێت لە هەنگاوی تر و لە ئایندەیەکی تردا زۆر سپاس کاهدان ئەچمە لای مامۆستا ئەبوبەکر پرسیارەکەی من ئەوەیە کە ئەوڵا لە تێبنی ئەخیری کە عەدنانەوە دەست پێەکەم پێت وایە ئێمە دیارە ئەم باسە من ئەمڕۆ نامێ بەیشێ و بچێتە سەر باسی ئۆپۆزیسیۆن بەڵام 2000 کە بازە پرۆسی سیاسیەکەی هەمووی تیا پرۆسی سیاسی بریتە لەمە پێت وایە ئۆپۆزیسیۆن دەستپێکەکەی موفق نەبوو بۆ مانەیە کە بە جێگای ئەوەی کە مەدانەکە زۆر لە خۆی فراوان کە وەکو کوردەڵێ بەردی گەورە هەڵگرێ
ئەکرا پێ بە پێ لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ واقعی سیاسی کوردستانە بڕاتە پێشەوە بتوان ئێمە ئەمڕۆ لە بەردەم ئەوەدا نەبین کە جارێک کە لە سفرەوە دەست پێ بکەینەوە. بەنای خۆی گەورەم میرەبان منیش وەک نورەی خۆم زۆر دەستخۆشی لە سبەیەکەم بۆ ڕاپرسیەکانتان و بە تایبەتی ڕاپرسی بۆ پەرلەمانی کوردستان زۆر نزیک بوو لە واقعەوە کە کردبووتان و هەروەش دەرچوو لەگەڵ ئەو دەستە بژێرە جوانش ڕاستی خۆشحاڵم جارێکی تر. طبعاً وەڵامی ئەوە دەدەمەوە بەڵام هۆکارەکانی پێکنێنانی حکوومەت بەڕای من 6 هۆکارە لە ناویاندا ئۆپۆسیۆن ئەگەر دەرفەتم بێ و 6 هۆکارش دوایی باس بکەم بەڵام ئەوی کە پێوەنی بە ئۆپۆسیۆنەوە هەیە. طبعاً ئۆپۆسیۆنی فەرمی لە 2009 دروست بووە. ئەتوانم بەڵێ ئۆپۆسیۆن دنیایەک تێبینیمان لەسەر ئۆپۆسیۆن هەیە و ئۆپۆسیۆن دەرفەتی گەورەشی لە دەستدا لە ڕابردووە ئۆپۆسیۆن ئەگەر شکستی نەخواردایە خەڵک عقوبەی نادا. سیرەکە لەوایە لە ڕاستیانی خەڵک گۆڕانی سزادا یەکگرتووی سزادا کۆمەڵی دادگەریشی سزادا بەس پارتی وێچێتی بەم هەموو خاک فرۆشتن و خیانەت و گەندەڵی و عەجەب خەڵک سزایان نادا. ئەوە بێ بۆیەکە دیارە کە پەیوەندی بە فۆرم و عەقڵیەتی بەڕێوەبردننی حکومانڕانیەوە هەیە کە یەکێک لە هۆکارەکان پێی ئەوترێ ئەم نەفرەتە کە ناوی دوو زۆنیە. یەکەم نەفرەتی دوو زۆنیە هەتا دوو زۆنی هەبێ پێکەنانی حکوومەت ئەوە پێکەوە یەکەم کابینە پێک هاتووە لە مانگی حوزەیرانی 92 یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باقی هەمووی دواکەوتو. ئێستا لە بەغا بۆ هیچ هێزێکی سیاسی باڵا دەست نابێت چونکە هیچ پارتێک لە عێراقا زۆنێکی بەدەستەوە نییە بڵ ئەم نەجەفە و ئەم بەسڕێ و ئەم کەربەلای ئەم بەغا ئەمە گەورەترین هۆکارە چونکە ئەم دوو هێزە باچیان نییە. پارەی هەیە داهاتی هەیە هێزی سەربازی هەیە زەوی تاڵانەکات زەویە فرۆشێ هەموو شتێکی هەیە نەوتە فرۆشێ ئیتر حکوومەت بۆ پێک بێ. یەکێک لە هۆکارەکان ئۆپۆسیۆن لە کوردستانە تەنانەت من پێم وایە بەرپرسیارانەش لە خۆناغەکان مامەڵی کرد. لە هەندێک شوێنە ئەم ئۆپۆسیۆنە دەستباری دەسەڵاتیشە بێت مەسەلەن لە ڕیفراندۆمە مەسەن 6 پاکێجێداتی ئەڵە تۆ عمری خۆت درێژکەوە جوان خۆت بەڕێوە بەرە. یەک پرسیارم هەیە عەفوم کە بەس بیر نەچێ ئەمە تەنها بۆ قسەکەی جەناب. بەڵام من برادرێک سەرتاش چەند ساڵە سەر لە لای چاکەکەم یەکێک لەوانەیە کە بەردەوام گلەیەکە و جنێوەدا ینی لە ئۆپۆزیسیۆنەکان تونترە کە انتخابات تاوە بوو چوون بینیم دەستی بە مۆر بوو وتم دەنگت بەچێدا ناوی لێچێک نامەوێت ناوکە بڵێن تەمان لەبەر ئەوەی کۆنفیدە بەڵام یا دەنگی بەو دوو حزبەدا بووە تا دەسەڵاتداری بەیەکێکیاندا بوو وتم بۆ مەگەر تۆ ئەوەندە تووڕێیوە وتی کاکە شتێک بکرێ هەر بەوا نەکرێ ئەمە بۆ من ینی بوو بە دینیەک لە مێشکم ینی چی ینی ئایا ئەمە ئێستا ئێمە لە بەردەم هاوڵاتیەکدان کە ئیتر لە هەموو شت بێ ئومێد بووە وەکوەوەی لەسەر تا قسەکانمە وتم ئێمە لە بەردەم مقاومەتێکی تاقە کەسیدا هەر کەسەوەی خۆی ڕزگارکە ئیتر دوازە بیرەکاتەوە لە کاکە لە ناوچەکەی منە بەسەرەن لە سلێمانی ئەوەی بتوانێت بمگرێ هەر یەکێتی ئەوەشی بتوانێت ئازادم کە هەر یەکێتیە لە هەولێریش بە هەمان شێوە ئەمە یعنی بۆیە ویسم ئەمە بکە من ینی خۆی ینی هاوڵاتی مەرجی نیشان دراوە بۆیە بێ بە تا ڕازی بێ ینی مەرگی نیشان دراوە هەموو ئەو دۆخەی کە لە ڕابردووە بووە ینی کە مەسەلەن لە زۆنی سلێمانیە گۆڕان 8 هەڵبژاردننی لە سەرێکی بردەوە بە پارێزگا بە پەرلەمانی کوردستان بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پۆستی محافزیان پێڕەوانە بینی پۆستی محافزیان پێڕەوانە بینی ئاخە بەچی بەڕێکەوتن پاش چی پاش ساڵێک گەویش ساڵێکی خایان طبعاً بەڕاستیانی ئەمە سنووقی هەڵبژاردن ینی بڕۆ سەری زمان و بنی ئەم زمانی ئەم حیزباناڵن سنووقی هەڵبژاردن و پرۆسەی دیموکراسی ئۆپۆسیۆن چی بکە ئۆپۆسیۆنە چێ ئێمە لە لیژنەی هەمانجی ئۆپۆسیۆن نابووین کە 6 پاکێجەکەماندا بە پارتی وێچێتی یەکەم قسەیانەوە بوو یان ئەشهد بالله ئەمە جوانترین شتە بەڵام وەرن لەگەڵمانە دەستبار بن با ئەم ئیسلاحاتانە بکەین لەو 6 با چوینە ناو حکوومەتەوە چیان نەکرد لە ڕاستیە کاکە ئەو مادام دوو زۆن هەیە لە زۆنێکە هەر یەکان حاکمی مطلقە ناهێڵێ نە وەزیرەکە نە مدیر عامەکە نە قایم قامەکە ئەم عەقڵیەتە جەوهەری دیموکراسی بریتیە لە دانان بە شکست و بە دۆڕان ڕێکەوتنی استراتیژی بۆ مۆنۆپۆلکردنی پۆست و پارە ئێستا ینی بۆ ئەبێ یەکێتی و پارتی جگە لەم سیناریۆ ناشیرنانە بۆ نابێ ینی حتا ڕێکەوتنەکانی ژەکەن وەکو تۆڵی ڕێکەوتنێکی شەفاف بێ بۆ خزمەتی گشتی بێ بۆ ئێستا ناڵێن بڕۆ سەیرم سیاسیانە مێشک و سەریان بردوین گۆڕان کاری گەورە بەڕێوە گۆڕان دەی شتی ئەمان گوڕۆگانیان گوڕووی بسووکە
لەم گۆڕانکاریە گەورەی قەرار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕووبا و ناوچەکە مەژگرێتەوانێ هەموم و احتیماماتی ئەمان لە ڕاستیە احتیماماتی شتی بچووکە نەگی ئەوەی کە دەرچی ئەم گۆڕانکاریە گەورانیان کردبێ لەبەرەوە ئۆپۆزسیۆن بۆتە قوربانی ئۆپۆزسیۆن چی بکە ئەچێتە ناو حکوومەت ئەوە مامەستا بۆ خۆی وەزیر بووە ناهێڵێ لە ڕاستیانی ئیشەکانی بکات کاکە یعنی ئێستا یەکێتی کە زۆنی هەیە و هێزی چەکداری هەیە و علاقاتی هەیە ئەترسێ پارتی قوتی بە ئەوە ترسێ ئەیدەی هێزێکی ئۆپۆزسیۆن چی بکات لەبەر ئەوەی کە حکوومەت پێک نایە ئەم شەشوەکارەیە یەکەم ئەم دوو زۆنیە و بێباچی و دوو حیزبەیە مێژ میوانیان نییە دووەم بووە بە نەریت ئەوە دواکەوێ یعنی خولی چوارەم سیانزەی 6 سوێن خراوە لە 29/4/2014 دەستی سەرۆکاتی پەرلەمان پێکاتەوە 6 مانگ لە مانگی حوزەیران حکوومەت پێکاتەوە خولی پێنجەم لە 6 سوێن خراوە بڕۆ بزانەکەی لە 15 لە دەی حوتا حکوومەت پێک هاتووە 8 دانە مانگ 9 دانە مانگ بووە ینی ئیشیان لەبەرە ڕوا خاڵێکی ترەوەی گوشار نییە نەگوشار لەلایەن ئۆپۆزسیۆنەوە هەیە ئۆپۆزسیۆن ئێستا لە پەرلەمانە 30 کورسیە 30 کورسیان هەیە بە هەمویان دەی ئەم 30 کورسیە بە حیاتی ناتوانێت لە دەوری بەرنامێکی هاوبەش کۆ ببنەوانێ شەقامی ژوای لێ هاتووە حتا میدیای ئەهلی مەجموعەیەکیانی لێ دەرچێوەکەی کە هەمووی ئاراستەکرا و کڕاوە شەقامیش ماندوو بووە نەبوونی ترس لە دەنگدەر پارتیوەکێتی ناترسن خەڵک عقوبەیان بە خەڵک سزایان بە چونکە هەر یەکان بۆ خۆت زانیتانەوە پارتی نەچۆن ناو انتخاباتەوە بۆ وەکتی دیزاین کراوە لیستیشی پێشکەش نەکرد ئەی خێرە دوای دێ لیست پێشکەشەکە ئەگەر نەزانێ ئەمە کورسیەکانی بۆ مسۆگەر کراوە چی لە مەسەلەکە گۆڕا لەبەرەوە ترسیان نییە لە دەنگدەر سزایان بە لەسەرەوەی لەسەر 16 ئۆکتۆبەر لەسەر سیوێکی ئاب لەسەر لە دەستدانی لە 150 خاچی کوردستان لەسەر گرێبەستی 50 ساڵە گرێبەستی 32 میلیارد قەرزی هاوڵاتیانی هەرێم 57 موچەی خورا و ئەم هەموو کێشە و قەیرانانی کە لە ناو هەرێمی کوردستانە هەیە نەبوونی دامەزراوەش ئەوە خۆتان نەزان سێ پایە هەیە لە دیموکراسیا لێپرسینەوە سەروەری یاسا دامەزراوە ئێمە دامەزراوەمان نیە لەم وڵاتەیە داواکاری گشتی بێتە سەرخەت بڵێ بۆ سوڵتەیەکمان نیە بێتە چونکە هەموو سوڵتەکان لەژێر ڕکێفی حیزبان و پەیوەندی بە پۆستەکانی نێوان هەرێم و بەغاشەوە هەیە ئەم پۆستانەش کە لە داهاتوە چۆن تەوزیعکرێ بەڵام من ئەو قسەی کاک عەدنان تاکی دەکەمەوە ئەمەی کە جەنابیش لە پێشەچێکاوتت پەرلەمان هەبیان نەبێ ئەم دەستەواژەیە زۆر خراپە ئەمە بە حەزی ئەم دوو حیزبەی دەسەڵات ئەزانی وەک چی وایە کە بڵێ پەرلەمان بۆ هەبیان نەبێ واقعەکە بەڵام نابێ ئەوە بڵێن وەگەوایە بڵێن مزگەوت بۆ هەبێ من لە نوێژخێنێکم من پەیامەکەی مزگەوت جێبەجێ ناکەم من نوێژەکەم بەڵام ئەخلاقم جوانی خەتای مزگەوت چییە خەتای نوێژ چییە پەروەردە چەند تێبینیمان لەسەر پەروەردە هەیە دێبێ بڵین وەڵا کاکە پەروەردە فەشەلی هێنا فەرم و لە باخچەی ساوایان تا زانکۆ دایخین چۆن شتی وایە بێ لە ڕاستیە خەلەل لە ئەبێ پەرلەمانمان هەبێ من خۆمەندام پەرلەمان بووە ئەم پێنجەمان لە ناو پەرلەمان نەبووین لەو 100 کەسەی پەرلەمانی کوردستان یەک کەسی تیا هەبێ بە میهەنیەت ئیشەکەی خۆی تا ڕۆڵی هەیە ئەو کەسە ناگەوەی کە تۆ 10 پەرلەمانتار و 20 پەرلەمانتار ئەم برادرانە لە هەولێر لە بەغا گروپێکیان هەبوو بە ناوی گروپی هیوا ئێ باشە کوت لە شیعەکان حسابیان بۆ کردن پارتیوێکی حسابیان بۆ کردن چونکە بۆ ئیشەکەیان بە میهەنیەت و بە پیشەیی و بە دڵسۆزانە ئەکرد لەبەرەوە ئەمەی کە ئێستا هەیە ئەم هێزانە چونکە خۆیان بەخاوێن خۆیان و نەوە و بنەماڵەکانیان خۆیان بەخاوەنی خەڵکی کوردستان نەزانن و هاتوون بۆی هەتا بمێننەوە بۆ نهاتون بڕوان بەگەمەکانی دیموکراسی هەبێت لە بردنەوە و لە دۆڕان و ئەوە ئەمە هۆکارەکانە بەڕای دکتۆر ڕێبوار من ینی هەم تقریبا قسەی برادران تێگەشتێکی لا دروست کردم لەو تێگەشتنەوە پرسیارەکەم بکەم ئێمە لە هەرێمێکە ئەژین نادڵنیایەکی گەورە هەیە ئەم نادڵنیایە بە تایبەتی لە نێوانی پارتیوێکێتیدا هەیە نەپارتی لە پێگەی خۆی دڵنیایە بەرامبەر بەیەکێتی نەیەکێتی لە پێگەی خۆی دڵنیایە بەرامبەر بە پارتی ئەم دوو هێزە لە بازنەیەکی ڕکابەریدا بۆ ئەوەی بەسەر ئەم نادڵنیایی خۆیان زاڵ بن ئەبێ هەموو شتێک بکەن بۆی کە بەرامبەر یەک بمێنەوە هەموو سەرچاوەیەک بەکاربێن و بەڕاستیش هەموو بە ڕێزانیش باسییان کرد خەڵکیش لە قسەکردن ماندوو بۆ بە ئێمەمانانیشەوە کە خۆمان بە ئەهلی قسەکردن نەزانین جا لە پەرلەمانتارەوە تا خەڵکی چاودێر و توێژەر و میدیاکاریش و جەنابتان ئێستا من ئەزانم لە سەرکردایەتی هێزێکی تازەن کە خۆی ئاماداکە بۆ پرۆسی سیاسی بۆ هەڵبژاردن بەشدارێکی باشیە بۆ ڕابردوو تۆ چۆن ئەڕوانیتە ئەم دۆخەت ئەکرێت چی بکرێت چ شتێک بەڕاستی نەوتراوە و نەکراوە کە ئەبێ بکرێت بەڵێ زۆر سپاس بۆ دامەزراوەی توێژینەوەی
سبەی وە بۆ بەڕێستان و زۆر خۆشحاڵم لە خزمەت ئەم بەڕێزانەیە ئەم دۆست و خۆشەویستانە. دەستخۆشیتان لێکم چ بۆ ئەم کارەوە بۆ کارەکانی ڕابردوو جێدەستان دیارەوە زۆر گرنگە لەم جۆرە دامەزراوانە هەبێ کە بە بێلایەنانە کاری خۆی لەسەر توێژینەوەکانەکە لە ڕاستیە لە ڕووی نەزاریەوە لە ڕووی تیۆریەوە لەسەر توێژینەوەکە ڕامەوە بوو کە ئەکرا هەریەکێک لەو سێ بابەتە بکرێ بە بابەتێکی مستەقیل و ئیشی لەسەر بکرێت چه متمانەی سیاسی چ پێکهێنانی حکوومەت بەجیا و چه هەرێم و بەغداش بەجیا ینی سێ تەوەرە ئێوە جەنابان کە مەشتێکی چاکتان کردو زۆر کۆتان کردەوە بەڵام هەرێکیش لەم تەوەرانە ئەکرا خۆی مەوزوعی بەحسێک بێ بەدڵنیایەوە بۆ داهاتوو وەڕایەک لەسەر بابەتە بەسەبارەت بە دۆخە سیاسیەکە من حەزەکەم کۆمەڵێک شت بڵێم من پێم وانە هیچ پەیوەندی بە دوکەوتنی پێکهێنانی حکوومەت لەو تەوەرەیان لە کوردستان پەیوەندی بە ڕوئیای استراتیژی و ڕوئیای سیاسیەوە بێم حیزبانەی لە کوردستان حکومڕانیەکان ڕوئیایەکی استراتیژی دوورخایانیان نییە بە بەڵگەی ئەوەی بەردەوامی ماکەوینە کێشەوە گەرێکێک ڕوئیای استراتیژیە بێ ناکەوێتە کێشەوە ئەوە ڕوئیە تاکتیکیەکان تا ئەوەی کە بە حاڵ بەرچاوی خۆت نابینی بۆ یەکەویتە ناو کێشەوە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کێشەی بۆ زیابێ هەر ئەم دەسەڵاتانەی کە لە کوردستانە حکوومەکە ئەم دەسەڵاتدارە ڕۆژانە بەڵێن و معلومات و داتای ناڕاستەیە چواری دووتی تر ئەم ساڵی کێشەی موچەتان نییە ئەمڕۆ چەند ئەمڕۆ حوتی دووە حوتی پێنجە موچەی چوار دیار نییە لەبەرەوە هەر ئەمە بچووکترین سادەترین بابەتەکە ئەم حکومڕانە هیچ ڕوئیەک و هیچ تێگەیشتنێکی استراتیژی نییە تەنها کات و ڕۆژ بەڕێیەکە و ئەدەواتی مانەوەی ڕۆژەکەی بەدەستەوە لە ڕاستیە کاک فەریدون کە عرسی بابەتەکەی کرد شتێک زۆر سەرنجی ڕاکێشام لەگەڵ جەنابی مامۆسایە باسیشمان کرد لە لاوەکە باسی لەوە کرد زیاتر لە 40% خەڵک متمانەیان بەم پرۆسە سیاسیە نیە لە ڕاستیە بێ پرسیارەکە بێ 60% بۆ باوەڕی پێێتی بەم دەسەڵات پرسیارە گەورەکە ئەوەیە نەک جوازە چلەکە بێنە چلەکە هیچ نییە ئەبێ بیت بڕۆی بۆ 60% بزانین فعلەن لە دوای ئەم هەموو نەهامەتی و ناڕەحەتی و خراپ حکومڕانیە چۆن خەڵک لە 60 باوەڕی بەم جۆرە لە حکومڕانیە لە ڕاستی ئەوە پێویستی بە ئەم یەکێتی و پارتیە بە واضحی بە بەرنامە کاریان کردو بۆی پەرلەمانی کوردستان لاوازێ لەگەڵ ئەو خاتونە بەڕێزەیە و بەڕێزانش هەمووتان ئاگدارن یعنی لە پەرلەمان هەمان هەوڵ هەیە بە تایبەت بە تحدید قساگەم لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و هەندێک لە هاو سۆزەکانی کە پەرلەمانی عێراقی جوای لێ بکرێت بۆ زانیاریتان ینی دواخستنی و حسا یعنی بس لە ئیعلامی عێراقی هەمووی باسی ئیمتیازاتی پەرلەمانەکە لە کاتێکە لە زۆر بابەتە ئیمتیازاتی مدیر عام زیاتر لە پەرلەمانتار ئەو بەڕێزە قانون ئیمتیازاتی مەسئولینی دەولەی عێراقیە زانیەوە بە یەکەوە دەرمان لەسەرداوە کە شتێکی زۆر جیاواز هەیە لەو دۆخەیە بۆیە هەر باسکردنی ئەوەی کە پەرلەمان ئاوایە پەرلەمانتارەکە لە ماڵدانیشەوە کەوتە عوتی تەشریعیەوە دەستکەوتەکانێتی ئەوە هەر خۆی لێدانێکی بە مەبەست و بە ئامانجە بۆ بچووکردنەوەی پەرلەمان لە کاتێکا ئەگەر باسی موچەی پەرلەمانتار بکەی مدیر عامێک دەتوانێت بە یەک گرێبەست زۆر لەوە زیاتر گەندەڵی بکە هەر لەوەی کە پەرلەمانتار بە حەڵاڵی لە حاڵەتەکان بۆ یەمێنێتەوە سەبارەت بە تەجربەی معارەزە من حەزم کرد بەڕاستی زۆر لەسەر مەقسە بکەم دنیا هەمووی تەجاربە هەموو کۆمەلگایەک وایە ئەمە ناجح نییە دەچی بۆ یەکێکی تر ئەوەی تر ناجحنیانی ئێمە لەبەرەوەی تەجربەی گۆڕان ڕاست نەجاحەتی نییە ناسەر ڕای هەموو باشیەکانی کێشەی تێکەوت گرفتی تێکەوت ئیتر واز بێنین و بڕووی لە ماڵی خۆمان دانیشین و هەموو ئەم دەسەڵاتە هەموو ئەم کۆمەلگایە تەسلیمی سیستەمی بکەین و بڵێن وڵی کاکەک ئەم گەندەڵخانەیە با بەردەوام بێ ئەوە بەڕاستی من پێم وایە لە تاریخی هیچ میلەتێکی ناهۆشیاریشانە بۆ جایەوەی کە لە میلەتێکی هۆشیارەوە من تەئیدی و قسەیەشەکەم کە مامۆستا فەرمی کە زۆر دووبارەکردنەوەی ئەم بابەتە کە معارەزە فەشەلیان کاکە ئەی دەسەڵاتی چەنە فەشەلی نێناوە خۆی گەر فەشەلەکانی بژێری پێویستمان بە تەزویحێکی دەنگ درێژەیە گە هەر لەسەر ئاسی قەزای گەورەکانی بۆ هەبێت کە معارەزە زۆر جار چکعاتەن معارەزە بەتابەت لە دنیادا حرکاتی معارەزە ئەگەر ئیسفادە لە مێتۆدی پۆپۆلیزمەکە مناڵم خراپە من مێتۆدێکی سیاسیە بەڵام کێشەیەکی ئەوەیە خەون بەرزەکاتەوە چاوەڕوانی بەرزەکاتەوە کە ئەو چاوەڕوانی سەقفی چاوەڕوانی هاوڵاتی بەرزەکەیتەوە کێشەکە ئێمە ئەمەیە کاتێک کە سەقفی چاوەڕوانی بەرزەکەیتەوە دواتر ناتوانانی ئەم چاوەڕوانیانە بەدی بێنی یەکەم شت ئەو جەماوەری کە دروست کرد ئەبێ بە دژمنی خۆت یعنی ڕەنگە ئێمە لە ڕووی منهەجی و ئەگەر تۆزێ موناقەشەکە منهەجی تر بکەین ڕخنەیەکە لە معارەزاگری لەبەر ئەوەیە کە چاوەڕوانی خەڵک چاوەڕوانی لێ هەبوو کاک رابەرجان برای عزیزم تۆ ئۆپۆزیسیۆنی یعنی کەبینیت
چاوەڕوانی کاتێکە کە من زۆرینە بم حکومڕانی لای من بێ ئەگەر ئەو بەرنمەیە کە پێشکەشم کردو لە حملەی انتخابیە بۆ حکومڕانی و من بوومە زۆرینە جێبەجێم نەکرد فەلاقەم کە فەلاقی سیاسی وڵات جەسەدیش باشە قسەکە لەسەر ئەوەیە من زۆرینە نیم ئۆپۆزیسیۆن کەمینەیە وە کاتێک کەمینەی تۆ محاسبە ئەکری لەسەر شتێکی تر کە کەمینەی لە هەموو دنیای پێشکەوتووە لە هەموو دنیای پێشکەوتووە حکومڕانی لای زۆرینەیە بە عەدەدە پێورێ ئۆپۆزیسیۆن بە کوالەتیە پێورێ بە نەوعیەدە پێورێ جاری وا هەیە تۆ پەرلەمانتارێک مثلەن ئەتوانێت لە ناو پەرلەمانە حەسیرمەیان بکات بە وەزع سیاسیەکە هەیە کاکە ئێمە نمونەمان هەیە هەر لە پاوپەیمانی هیوا لە بەقا 15 کەس بووین لە 329 کەس ئێستش خەڵک هەرباسی ئەو تەجروبەیە کە هاوپەیمانی هیوای بوو ئەو گروپانە و دەسانی و کەسانی ئەو بەڕێزانەکە لەناو پەرلەمانە لە زەمانێک لە زەمانەکان کاریگەری دەوریانە بوو بۆیە کە بووی بە ئۆپۆزیسیۆن واتە تۆ حکومڕانی لا نییە خەڵک نابێ محاسبە و کا بڵێ وەرە تۆ وتی جادەکان یەک جادەی دەرەوەی شار نایڵم یەکەم بە دووسایی کاکە من 33% هەیە 67 لای ئەوەیە کە پێی وتوی ئەم دنیای بۆکەم بە باش کاکە ئەمە کاگرا بە شتێکی تر حەزەکەم ئیزن هەبێ ئەم انتخاباتی پێش و ئەم انتخاباتی پێش و کاکە دەسەڵات مەجای ئۆپۆزیسیۆنی نایە تەرحەکانی خۆی بکات تەرحەکانی ئۆپۆزیسیۆنی وتو کاکە ئەم کاک بافڵی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتە سەر تەلەڤیزیۆن ئێمە ئەمان و تا ئەوەی تەوتی نێهێش بێڵێنەوە ئێمە من و خەڵکینە وەڵام من خەڵکە زان لە 2004 سەر جادەیە و کاکە من کاک بافڵ تەوتینم بۆ کات دڵنیا من بۆیە من نەچم دەگەیم بە کاک بافڵ و کاک بافڵیش ڕازی بە هەژماری من لەبەر ئەوە بابەتەکە ئەوەیە ئەدەواتی من ئەدەواتێکی کەمینەیە زۆرینە نیم تاوەکو بێ لەسەر ئەوە حکومم بکەی سزام بدەی لەسەرەوەی کە من نەمتوانێت بەڵێنەکە کامە بەڵێن ئەو بەڵێنەی پێم وتووە کە زۆرینە بەماکەم من زۆرینە نیم یەک نقطەی تر حەزەکەم بڵێم لە ڕاستیە ئەم زۆرینەی یەکێتی و پارتی بەرادەران بە داوای لێبوردنەوە زۆرینەیەکی مزەیەف هەمومان نەزانین ئەوەی کە لێرەیە مەبەستم داوای لێبوردن لەوانی کە بۆی دیبیتەکە ئەکادیمیە بەڕاستی زۆرینەیەکی مزەیەفە زۆرینەیە یەکێتی و پارتی ئەزانی بوو مزەیەف چۆنە تۆ لە ئێستەوە کردوتە سەر مامۆستاکان لە مەکتەبەکانی هەولێر وتوتە ئەبێ کاتی دەنگدانی خۆت و ماڵ و مناڵم بۆ بێنی ئەی مزەیەف لەمە زیاتر چییە مزەیەف چۆنە لە بەردەم ملکەکانی دەنگدانە خێمەدانی بڵێ 25,000 و 50,000 تێمە بچۆ ژوورەوە دەنگەکە بە و وەرە دەرەوە ڕستمەکەی بۆ بێن مزەیەف چۆنە مزەیەف چۆنە بە خەڵک بڵێ لە پۆستەکە و لە مدیری مەکتەب مقرر قسمی کۆلێج والله یعنی لەگەر ڕێزم بۆ ئاستەکانی ینی ئەوە نییە ئەرعی بە حیزبایەتی تداخل لێ شتانە کار مردنە مردن لە کۆمەڵگاکانە تۆ بێ بڵێ لات ئەبە مەگەر 5 دەنگ و دەدەنگی کەس و کارەکەتم بۆ دێنیت ئەسڵەن مزەیەفتر لەمە چی هێتەوە بە پێشمەرگەی بڵێ ئەو معاشەی کە منەتەمێ کێ لێی ئەخوا ئەبێ دەنگ با بە من و بیسیشتت بێنی بخۆ من لە خۆم نەیڵم ها یعنی منەمە ڕۆژانە کۆنتاکتمێ لەگەڵ خەڵک بۆیە شتەنە ماوەسا بە ڕێزانش ئەیزانن لەبەر ئەمە مزەیەفە ئەمە مزەیەفە ئەنج مزەیەفێکی تر ئەم انتخاباتە مەسەلەن ئێوە جەنابتان ناوەندێکی توێژینەوە وترا لە سا 74 خەڵک بەشداری کردووە بەس ڕاستی ئەوان نییە ئەوە لە سا 74 ئەوانن کە بایۆمەتریان وەرگرتوەوە نەکردوشیانە ئەوەیە کە وەریان گرتوێتەوە کە هەر ئەچێتەوە نزیکی 50 ئەوەندە بۆیە هەر ڕاکردن بە دوای مزەیەفە تەنها یەک هۆکارەیە ئەم تەزویرە ئەو مزەیەفی هێشتوێتەوە ئەم دەسەڵاتە بە کە لەسەر پێی خۆی بەردەوامە بە تەزویر تەنها یەک هۆکارەیە هێشتوێتیەوە طبعا دوای هۆکارە ناو خۆیەکە ئاڵێم کە مالی سیاسی عسکەرەمانی پێ هۆکارێکی تیژەوەیە لە معادلاتێکی ئیقلیمیە و لە معادلاتێکی دەولیە ئەوەنە تەنازولەکەن کە تۆ وەکو ئۆپۆزیسیۆن ناتوانیم تەنازولە بکەیت کاکە من پەرلەمانتار بووم لە عێراق هەندێک شتێ نەمەتوانی بیکەم بەڵام بۆ حیزب دەسەڵاتەکە ئەڕۆی ئەی کرد ئیعلامەکەیشە ئەی کرد بە کوردایەتی ئەخ تۆزی کە زۆر فەرقیەیە من هەندێشت لە ڕووم ناهاو بیکەم معارزەش بووم بەس ئەو ئەی کرد ئەیشی کردەوە بە کوردایەتی بۆی من پێم وایە ئەم حاڵەتە بەم جۆرەیەوە جارێکی تریش دەستخۆشی مێ بۆ توێژینەوە من ببووردێم ئەو بەربەڵام پێم خۆشە دکتۆردارە جەنابەت بمبورە ئەمیش کۆنتاکتەکە لەوە دروست بێ پرسیارەکەی من هەر نەتیجەگیریە وردەورە ئەگەمە سەر باسێکی کە خەڵک چی بکە ئایا ئەم خەڵکە وەبزەم جەناب سپۆرەکەش ئابووریە وایە بەڵام بارحاڵ پرسیارێکە کەم ڕەنگە نزیک بێ لەمە یان ئەمە بۆ هەمومان بێ
ئەمە زۆر جار بیرەکەمەوە ئەگەر سێری میدیای کوردی بکەین سێری ئەو دیسکۆرسە زاڵە بکەین کە ئێستا لەناو میدیایە زاڵە ئەسا کەسێک ئەگەر لە دەرەوە سەیرمان بکاڵێ ملەتە هیچ ئیشانیە بەس موچە هیچ مشکلی دیکەشان نییە بەس موچە وانی وەها هین کراوە هێنراوە لە ڕاستی ئێمە هەر برادران شایدن داتاکەش لەسەر وەبسایتەکەی ئێمە ساڵی پارەکە ڕاپرسێکمان کرد ڕاستی موچە ئەوەندەی احتیمامی نەبوو لە لای خەڵکە ئەوەندەی کەشتی دیکە یە خەڵک بە دوای دەرفەتی یەکسان ئاگەڕێ باشە ئەگەر بین ورتریشی بکەینەوە ئایا سەدا چەندی خەڵکی کوردستان موچە خۆرە 25 کاکەسیە سەدا هەفتای خەڵکی کوردستان لەسەر ئابوورێکی دیکەی دەرەوەی موچاژوانێ ئابوورێکی لۆکاڵەژی باشە کەوایە ئێستا ئێمە پرسیارەکەی من ئەوەیە ئەم هاوڵاتیە کە لە دەرەوەی موچەیە یان لە دەرەوەی دامانە لە دەرەوەی ئەم سیستەمەیە جارێ زەرەرەکانی ئەم هاوڵاتیانی ئەم هاوڵاتیە بۆچی ئەوەنە بە ئاسانی وەکو هەموو برادران باسییان کرد بەکارە هێندرێ بۆچی ئیرادەکانی هەموو زەوت کراوە بۆچی هیچ هەوڵێک بە گروپ لە چوارچێوەی حزبی سیاسیە سەری نەگرۆ بۆی کە حسابێک بۆ شەقام بکرێ بۆ دەنگ و بۆ وەزنی بکرێ و شەقامەکە خۆشی وەکو نمونەکەی کە منێ نامەوە هاوڕێ سەرتاشەکەم کە ئەگاتەوە هەڵبژانەکە ئەچێتەوە دەنگەکە ئەداتەوە لە کاکە هەر ژیانی من تازار لە دەست ئەوانە ئەمە چۆن پێناسە بکەین چ دەرگایەکمان بۆ کاتەوە بۆ تێگەیشتێکی تر زۆر سپاس بە ناوی خۆی بەخشندە میهرەبان سپاس بۆ ناوەندی توێژینەوەی سپەی لە ڕاستی لە کێشەکە لێرەیە ئێمە لە هەرێمی کوردستان من پێم وایە هیچ دامەزراوەیەکمان نیە باوەڕکە نە حکوومەتی هەرێممان هەیە وەکۆی ناوی حکوومەتە بەڵام هیچ شتێکی حکوومەتمان نییە ڕاستە دەستورمان نییە بەڵام ئێمە هیچ بنەمایەکی کەشمان نییەشی لەسەر بکەین بەقەدەر ئەوەی دوو حیزب هاتوون دەستیان گرتۆ بەسەر دەسەڵاتێکە و هەموو پلان و بەرنامە و استراتیژی ئەوان پاراستنی حیزبەکانی خۆیانە بەقەدەر ئەوەی استراتیژێک بێ بۆ ئایندەی کورد و کوردستان و هەموو ئەم شتانەی کە پێشیەڵێن فەلسفەی حکومڕانی و کارنامەی حکوومەت و ئەمانە بەڕاستی هەموو درۆ دەلەسێ کاتی خۆی کە کابینەی پێنجەم دروست بوو کابینەی یەکگرتوو یەکەم جارێکێتی و پارتی چوونەوە هەولێر زۆری پێچوو کارنامەکە شتێکی زۆر جوان نووسرا و داواشیان کرد هەموو لایەنەکان تیا بەشدار بن لەبەرەوەی یەکەم حکوومەتی یەکگرتووە حکوومەتێکی زۆر بن کە فراوان بوو نزیکەی 40 وەزیرمان هەبوو 5-6 هەر وەزیری هەرێم بوون 8 شتێکی وامان هەبوو کارنامەیەک بوو ئەگەر ئێستاشیشی لەسەر بکرێ کێشەیەکمان نامێنی بەڵام کە هاتینە سەر مەیدانی عەمەلی و جێبەجێکردن دەرکەوت ئەوانە وەکو عەرەبەڵێ هەر حبری سەروەرەق بوو شتێکی تر نەبوو یەکێتی پارتی خۆیان حکوومەتێکی مستەغەریان هەبوو کە سەرۆکی حکوومەت کاگنێشیر و جێگرەکەی کە عومەر بوو ئەمانە دانیشتن زایدەن دوو وەزیری ناوخۆمان هەبوو یەکیانی کێتیەکیان پارتی دوو وەزیری پێشمەرگەمان هەبوو یەکیانی کێتیەکیان پارتی ئەم 6 کەسە کۆ بوونەوە و لەوێ بڕیارە درا یعنی ئەمانە ئەوەندەی کە بۆ بەرژەوەندی حیزبی ئیشیان کردو لە وڵاتە بۆ حکوومەت و میلەت ئیشیان نەکردووە هەوڵیان داوە خەڵک وشار نەبێ بەستەجیشی لەسەرەکەن هەوڵیان داوە خەڵک ڕۆڵی نەبێ پەرلەمان لاواز کرێ و بەردەوامیش خۆیان خەڵکی بەهێزە نێرنە پەرلەمان و هەر لە بیدایەتیشەوە ینی لەوە چێخولی یەکەم و دووەم ئەوانەی لێ دەرچێەوە بارودۆخێکی تایبەت بۆ لە هەرێم کاریان لەسەرەوە کردووە کە پەرلەمان ڕۆڵی نەمێنەوە فیعلەن واشیان کرد بواش بووە یعنی من لەبیر مەجارێک بابەتێک هاتە ئەنجومەنی وەزیران وتیان کێشەی لێ دروست دەبێ و لە پەرلەمان زۆر مشت و مڕەکرێ چۆن حەلیکەین و تێپەڕاندنی یاسای ئەحواڵی شەخسی بوو کە ڕێکخراوەکانی ژنان هێنابوویان یاساکە مشت و مڕی زۆری لەسەر بوو لە مزگەوتەکانی هەولێرا باسکرا بوو ساڵی هەڵا نەچووم 2008 بوو یان بەڵێ ئیتر وەزیری ناوخۆ و کاتەکە کەریم سنجاری بوو تی کاک نێچیر وەزەکە زۆر خراپە خەڵکی هەولێر زۆر هاندراوە خەتی وەکان قسەمان پێڵێن ئەبێ سنوورێک بۆ مەزعدانی لە پەرلەمان و ڕوژا و ڕێکخراوەکانی ژنان و ژن و پیا و لام شتێکاوە کێک بێ و هەندێک شتی تیا بوو کە لێرە جێ نابێتەوە مناقەشە و گفتوگۆیە کرا چی بکەین باشە و لە یادمە کە عومەر فەتاح قسەی کرد وتی ئێمە خەباتمان بۆ یەکسانی کردووە ئێمە پشتگیری ئەوە ئاکەین و
برادێکی پارتی قسەی کردوتی وەڵام من باوەڕم بۆ یەکسانیە نییە و وەزیرێک بۆ ڕای خۆی وت مشتومڕەکە لەوێش درێژەی کێشاوتیان کاکە وەزەکە خەتەرە و کاک ئێمە ئەحمەد قسەیەکی کردوتی کاکە ئێمە لە وڵاتێکا ژین ینی باواقع بین وڵاتەکە ناوی عێراقە عێراق شیعە ئیسلامیەکە و شیعە حکمیەکە و ئیسلامین تورکیایە هەر لەو بابەتن ئێرانە ئیسلامیە سووریایە فەرقێکی واین یان ئێمە لەم پەنایە بە تەنیا ئەم یاسایەمان ئاو بەجێبەجێ نابێت بەس ئاژاوانانەوەی قسەی باش بکەین دوای هاتە سەرەوەی کاگنەچیرەتی کاکە من قسەم هەیە و ئەخیر کەس قسەی کرد دوایەوە ئێمە هەمومان ڕای خۆمان وت دی کاکە ئەم یاسایە ئێستا کێشەمان بۆ دروستەکە من قەناعەتی خۆم قەناعەتم پێ هەیە بەس دەگەڵەوەم بە هیچ شێوە ئێستا ناکرێ بۆ ئاژاوە بە خۆمان دروستکەین لە پێش ئام ئاژاوە بۆ یەکێتی و پارتیە بەرەو من پەرلەمان لێگەڕن بۆ من بەیانی کاکەمال بانگەکەم کەمال کەرکوویش ئەو کێشەیە حەلەکەم لە پەرلەمانیش و مناقەشە و هیچی نامێنێ ئیتر من لەوە تێگەیشتم هەمووان بابەتانە سەرۆکی پەرلەمان بانگەکرێت لە حیزب و بەرپرسێکی حیزبی پێڵێ ئەمە بڕیاری ئێمەیە و ئیشی لەسەر بکە ینی ڕۆڵیان بۆ پەرلەمان نەهێشتۆتەوە ڕۆڵیان بۆ هیچ دامەزراوەیەک نەهێشتۆتەوە و شتێکیش نییە ناوی فەلسەفەی حکم بێجگە لە بەرژەوەندی خوان ینی بیر لە بەرژەوەندی حیزبەکەنەوە و دەسەڵاتەکان چۆن بەشکەن و چۆن پۆستەکانی بەغاش بەیەکەوە گرێدەن بۆیە من پێم وایە حکوومەتی ئێستا دروست نابێ بۆ معلوماتت تا و کاتەی بۆ چوونی خۆم هەتا هەڵبژارنی عراقیش دەکرێت بۆی هەندێک پۆست هەیە بەیەکەوە گرێدەن لە کۆبوونەوەکانیش باس کراوە یەکشتی تریش بازەکەم پەیوەندی بەوە نییە بەس باز لە فەلسەفەی حکومڕانی و ئیدارەدە بۆی کورتی کەمەوە ئەو کاتە حیزبی زەحمەتکێشانی کوردستان کاقادر سەرۆکی حیزب بوو داوای لە کاکە حەمە کرد وەرە ئەم دوو حیزبە بکەین بە یەک زەحمەتکێشان و حیزبی سۆشیالیست کاکە حەمە ئەو خۆی بۆ جێڕامەوەتی وتومە کاقادر ئەو کاتە بە یەکەوە بووین کاقادر توێتی وەرە کارنامەیەکی گرنگە نووسین ئەم دوو حیزبە استراتیژی چۆن بێ و فەلسەفەی چۆن بێ و ئیشی چۆن بێ وتی وەڵای کاقادر ئەو شتانەی ناوێت لە کوردستانەوە نایخوا دووشت مهمە حیزبەکە ناوی چی بێت چێ سەرۆک بێ با من و تۆ ڕێککەوین یەک کۆبوونەوە جەلسەی ناوێت بەس وتی وتومە کاکە من ئامادەم حیزبەکە ناوی حیزبی سۆشیالیست دیموکرات بێ و نازانم تۆش سەرۆکی حیزب بە من تەنازوڵ لەوانەکەم بەڵام تا کۆنگراکن ئیتر فەلسەفە نووسینەوەی نایە مەبەستم پێ برادرانی ئێمە لێرە بەقەدەر ئەوەندەی ئیش بۆواکەن چۆن بەرژەوەندەکانی خۆیان پارێزن اینجا کاکە ڕۆڵی دەرەکیش هەمومانەی زانین زۆر باش کاریگەریەکی باشی هەیە لا یەزال هەموو ئەو وڵاتانەی دەوروبەری ئێمە بە عێراقیشەوە حەزەکەن یەکێتی و پارتی تەوەرێکی گرنگە گەر باس لەوە بکەین ئیتر ڕۆڵیان بۆ تاک نەهێشتۆتەوە تاک بێگومانە زەرمەند بۆ بەڵام بەشێکی بەس باشتە پێ بڵێم لە 150 خەڵکی کوردستان زیاتری با بڵێن موچەخۆرە یان سوود لە موچابینێت چکە موچەخۆرێک تۆ چەند سەرخێزان وانە بەڵێ برەوە ئێوە زۆر ئیشان کردو لەسەر پەرلەمان ئەدەی بۆمان باسکە من برادران هەندێک قسەکان ڕخنیان لە مگوتیان تۆ بۆ وەڵی پەرلەمان من ڕاستی نەموت پەرلەمان مهم نیە وتم وای لێ هاتووە بوون و نەبوونی وەکو یەکی لێ هاتووە جا ئێوە ڕقەمتان لەلایە تەقریرتان بڵاو کردوتەوە لە سەریەکەیەکەی پەرلەمان و فراکسیۆنەکان پێم خۆشە ئەگەر بە کۆنکرێتی هەندێک بۆمان باس زۆر سپاس بۆ ناوەندی سبەی بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆ ئەم هاوڕێ بە ڕێزانی کە حازر بوون لێرەیە پێشەکی من میران حسین لە دامەزراوەی پێیم و مامۆسای زانکۆم و تەلەبەی دکتۆرام لە زانستە سیاسیەکان ئێمە کۆمەڵێک شتمان هەیە لە ڕاپۆرتەکانمانە بڵاومان کردێتەوە یەکێک لەو بابەتانی کە ئەوەی دکتۆر ڕێبارێش باسی کرد ئێمە لە 92 تا ئێستا بە بەردەوامی ڕێژی بەشداریکردن لە هەڵبژاردنە کەمی کردووە واتە جگە لە ساڵی 2009 ئەوەی کە لە کاتی دەرکەوتنی بزوتنەوەی گۆڕان کێرێک بەرز بۆ دوایەوە دابەز اینجا باسێکین دوایە ئەمە هۆکارەکەی چییە بۆ بەم جارشەوە ئەوەی کاڵێن 74% ئەوەی کە دکتۆر ڕێبار بازی زۆر ڕاستە ئەوە ڕێژەکەی هەم کۆمیسیۆن داتایەکی هەڵی بە خەڵکدا هەم ئەم حزبەکانیش هیچ حزبێک لە معارەزەیە باسی ئەوەی نەکرد ئەحزابی سوڵتەش پیان خۆش بوو ئەم تەسخیمە بۆ قەبەکردنی ژماری بەشداریکردنەکە کراوە یعنی خاڵێکی گرنگە ئەو ڕێژەیە نەبوو ئەو ڕێژەیە چەندێک تەمەنیان لەسەر و هەژدەوە
لە هەرێمی چۆن ئەوە ئەسەلمێنین ئەگەر ئێمە داتای کۆمیسیۆنمان قبول نەبێت چۆن باشە چەندێک لە هەرێمی کوردستان تەمەنی سەر و هەژدە ساڵەوەیە ئەوەنە خەڵک مافی دەنگدانی هەیە کابرا تااقەتی نی هەر بچێتە ناو هەڵبژاردن بچێت دەنگ بە کارتی بایۆمەتریەکەی هەر هەر خەڵکەکەی نەچووە خەڵکەیە ڕۆژتووە و بایۆمەتریەکی ماوەتەوە ئێستا کەڵەکە بوو کەس نەچوو وەریگرێتەوە ئینجا خەڵکیش هەبوو وەریشی گرتوتەوە نەچوە دەنگی پێبا ئەمانە هەمووی تایپە ئینجا لەوەی کە وەری گرتوتەوە ئەوەی کە وەری گرت چۆتە مرکزی نوێکردنەوەی ڕێژی دەنگدانە ئەوەی وەری گرتوێتەوە ئەو هاتووە لەوە حسابیان کردووە یعنی ئەوەشی چووە نوێی کردوێت و وەری نەگرتو ئەویان حساب نەکردووە کەواتەمە سفرن ئەمان هەمی سفرن ئێمە ڕێژەیەکمان هەیە لە 1992 تا ئێستا ئەم ڕێژەیە بەرەو کەمی ڕات بە بەردەوامی ئەو لە یەکێک لە راپۆرتەکانمانە کە بەراوردی هەموو هینەکانمان کردووە بە وردی باسمان کردووە ڕێژەکەی و چۆنچۆنی و هۆکارەکانی و هینەکانیشی من لەواتە پێچەوانیم برادرانە بم ناڵم خەتای سەرێکی ئۆپۆزیسیۆن ناڵم خەتای سەرێکی ئەحزابی دەسەڵاتە بەڵام هەر یەکێک بە پێی خۆی ئەو تۆمە ئەو باڵا کرێتە ئەستۆی لەبەرەوەی کە ئەحزابی ئۆپۆزیسیۆنیش کۆمەڵێک کاریان کردووە کەوان لە خەڵک کردووە بە شێوەیەکی گشتی هیوای بە دەنگدان نمێنێ هیوای بە حکومەت نەمێنێ هیوای بە پەرلەمان نەمێنێ من بۆیە پێتەڵم ئەڵم ئەمە وای کردووە کە ئەڵم هەردوو لە هەم دەسەڵات و هەم ئۆپۆزیسیۆن هەردووکیان خەتابارن لەم بابەتە ئەنجا من یەک بابەتێک هەیە حەزەکەم هاوبەش بن لەگەڵما یعنی گەنگەشەی تیا بکەین ئێمە لە هەرێمی کوردستانە دوو جۆر دەنگدەرمان هەیە دەنگدەرێکمان هەیە پارتیە یان یەکێتیە یان کۆمەڵە یان یەکگرتووە یان یەک گۆڕانە ئەمە مەبدەئیان ئەمە بڕیاری یاوە پێشوەخت بچێتە دەنگانەوە بڕیاری یاوە هەرچی ڕووبا لە هەرێمی کوردستان هەچێت دەنگی پێە ئەمەش ئەحزابی ئەو ئەحزابانە هەریەکی ئەدەواتی خۆی هەیە بۆ ئێمانە کۆکاتەوە ئێتر هەرێکی هەیە بە هەستی نەتەوەیە هەیەکی هەیە بە دەتوانین بڵێن لە ڕێگەی موچەوەیە هەندێکی لە ڕێگەی تەنزیماتی حزبیەوەیە ئەمانە کۆ ئەکرێنەوە من پێتەڵم هەر ئەوەی کە جمهورێکی پارتیمان هەیە جمهورێکی یەکێتیمان هەیە جمهورێکی گۆڕانمان هەیە جمهورێکی یەکگرتومان هەیە کۆمەڵمان هەیە هەرێکێک جمهوری خۆی هەیە ئەوەی ماوەتەوە ئەم جمهورە بێلایەنەیە کە ئەڵێن ئەوانی کە لە دەروەی ئەم جمهورن ئەمە لە سەردەمی معارەزەیە جۆرێک لە جۆرەکان متمانیان بە معارەزە بوو تا حدێک کە کاتێک کە معارەزە لەبەر مجموعەیە خاڵ هەیە ئەوش باسەکەم بۆ کورتەکەم هۆک مجموعەیەک کۆمەڵی خەڵق هەبوو لە 2002 متمانیان بە مەسەلەن بۆ نمونە بە گۆڕان هەبوو هەب مجموعەیەک باوەڕیان بە کۆمەڵ هەبوو مجموعەیە باوەڕیان بە یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو یان ئەحزاب کۆمەڵێک ئەوان مجموعەیە خەتا هەیە بە یارمەتی دەم بۆمە گۆڕان ئەڵێ ئێمە دەنگدەرەکانمان هەر لە شوێنی خۆیانن بەڵام لە ئێمە تووڕن ئەی لە چۆن ئەوەی کە یان ئەوەیە بێهیوا بوو گەڕایەوە بۆ ئەحزابی دەسەڵات دەگیە بە ئەحزابی دەسەڵات یان لە ماڵەوە دانیشتووە یان ئەوەیە هەندێک بۆ نمونە دەنیا بەنەوەی نوێ یان بەڵام زۆری لە ماڵەوە دانیشت ئەمەش هۆکارێکی بۆ مەجموعەیەک هۆکارە گەڕێتەوە یەک ئەم ئەزمموی معارەزە لە ناو پەرلەمانی کوردستان کە نەیانتوانی پێ فراکسیونێکی گەورەیان یەکدەنگ بن بەرامبەر بە هەندێک پرسی چارەن و ساز هەر لە 2009 تا ئێستا یەکێک بۆ لە هۆکارەکانی کە نەیانتوانی جۆرێک لە تەنسیقێک لە هارمۆنیەک دروستکن لە نێوان خۆیانە دووش ئەمە بە شێوەیەکی گشتی قساکەم دوو چۆن ئێمە وەکو دامەزراوەی پێی لە هەموو راپۆرتەکانمانە باسمان کردووە چەندێک ئەدای ئەحزابی ئەو ئەندامانی کە ئەحزابی دەسەڵات خراپیان ناردەوە بۆ دەسەڵات لەگەڵ ڕێز و احتیرامم بۆ باشەکانیان من خۆم ئەو راپۆرتانە هەندێکی لەگەڵ دکتۆر سەرۆرە دانیشتوین ئامادەمان کردووە بەڵێ ئەحزابی معارەزەش خەڵکی خراپیان ناردووە خەڵکیان ناردووە
کە لەو ئاستانی ببن بە ئەندامی پەرلەمان لەگەڵ ڕێز و احتیرامم بۆ ئەوانی هەیە هەندێکی قسە ناکە هەندێکی ئەوەندەی لە دەرەوە بۆ میدیا قسە ئەکات ئەوەندە لە ژوورەوە قسە ناکە ئێمە بە سانیە و بە دقە حسابمان کردووە چەند دقە و چەند سانیە ئەندام پەرلەمانمان هەیە بە سەعات لە دەرەوە قسە ئەکا بۆ میدیاکان ئەچێتە ژوورەوە لە قاعەیە 1 دقە 2 دقە 3 دقە قسەی کردو لە ماوەی 4 ساڵ لە ماوەی 1 ساڵێکە ئوستازیان یەکێک لە خاڵە زۆر خراپەکانی کە ئەحزابی ئۆپۆزیسیۆن کە تێککەوتن و بوون بە هۆکاری ئەوەی کە خەڵق سارد بنەوە لە هەڵبژاردنە ئەوەیە خۆیان ئەیانزانی چیان پێکرێ مەسەڵەن بۆ نمونە ئەزانن لە ناو ئالیەتی ئێستا ئەبوو بەکر ئەزانێت خاتوو دکتۆر بەهار ئەزانێت ئوستاز ئەزانێت چۆنیەتی ئالیەتی چۆن یاسا ئەنووسرێتەوە چۆن یاسا دەرەچێت یا چۆن پرۆژێ چوونە ئەندام پەرلەمان هەیە وتێتی وەڵڵا من بەس بکەم بە ئەندام پەرلەمان F16 بۆ پێشمەرگاهێنم هەیە هاتووە وتێتی وەڵڵای جارێکی تر ناهێڵمەوە سیبێکی ئاب دروست بێتەوە جارێکی تر ئەم خیتابە یان زۆر جار هەیە لە کاتی حملەی هەڵبژاردنە هەندێک گوتار ئەوترە کاکە من ئەو جادێتان بۆ قیرتاوەکەم ئەی باشە ئیشی تۆ نییە کوکە ئەندام پەرلەمان بەڵام کە ئەچێتە ناو پەرلەمانەوە ئەچێت ئەبینێت واقعەکە بەم شێوەیە وە شێوازی ئەنجامدانی پرۆژەکانیان دیاریکردنی بودجەیە کە ئەکرێتە ئەو سەدمەی و نایکە خەڵق بێهیوا بێت کاتێک کە تۆ کە بە خەڵق ئەڵێ من بە معاشی مرور سزای هاتوو چۆی مرور ئەتوانم موچەی هەموو خەڵکی هەرێمی کوردستان دابەش بکەم کە نەتوانی ئەو کاتە خەڵق سزات هەیە ئەوە ئەبێ ئەوایە ئەم ئەحزابانی کە ئۆپۆزیسیۆن بوون ئێستا هەموو گلەیمان لە ئەحزابی یەکێتی و پارتیە هەموو کەسە زانێ یەکێتی و پارتی چییە بەڵام ئەحزابی معارەزەش ئەم خەلالانیان هەیە ئوستازیان من بەشێکی ئەگەڕێتەوە ئەم چەق بەستوی لە هەرێمی کوردستان با بگرێن بۆ هینی ئەوەیە پێتەڵم ئەدای ئەحزابی معارەزە بۆ ئەم خولەش هەتا ئێستا نەیانتوانیوە تەنانەت بچنەوە بتوانن ئەو ژمارە کەمەی کە هەیەیانە کاڵێنن سی ئەندامیان هەیە 33 کەس بچنە ناو ئەندام پەرلەمان نەیانتوانیوە هەر ئەو 33 بڕۆنە ناو باشە ئەو 33 بچنە ناو حوشەی پەرلەمان بڵێن ئێمە ئەو دەرگایمان بۆ بکەنەوە ئەچینەهینەوە ئوستازیان ئاخر بابەت کە من باسی ئەەکەم ڕەهەندی کلیمیش زۆر کاریگەری لەسەر ئەم بابەتە زۆر هەیە نابێ ئیهمالی بکەین چونکە بارودۆخی سووریا و بارودۆخی هینەکە هەمووی چاوەڕوانی بابەتێکی زۆر گەورەترەکەن ئەوش بێگومان کاریگەری زۆر گەورەی گەرمایکەکە بدەی بە دکتۆر ڕێبوار کتێبێک لەبەر دەستە نووسراوە کورد سیاسەتی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایە نام دوای دیدارەکە باسی بکەین ئەمەوێ ئاجا پرسیارەکە من لە سەرنجم لەسەر ئەو کتێبەوە دەست پێ یەکەم کە باسی ناوخۆمان کرد بەڵام وەکو برادران ئاماژەیان پێدا هەموو ئەڵێن کاکە دۆخەکە بە گۆڕانی گەورە ڕووەدا ناوچەکە لە بەردەم تەقینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەروسیما و ناوەڕۆکی بەتاوەتی ئەگۆڕێ نەخشە ئەگۆڕێ جەنگ لێرە و لەوێ هەیە کورد دوژمنی زۆرە لە جوگرافیایەکی سیاسی سەختایە لە دوای 100 ساڵە ئێمە توانیمانە ئەم ماڵۆچکەیە بۆ خۆمان پێک بنین دوژمنت هەیە لە بەغالێت لە بۆسەیە هەتا لەمدی و هەتا لەو دی و سنوور هەتا لە ئێران هەتا لە تورکیا هەموو ئەمانە بەسەریەکەوە ئایا بەڕاستی ئەتوانین لەوە باشتر بکەین یعنی ئێمە نابێ وەکو برادران باسییان کرد هەموو ئەم بەدبەختیانەی کە هەمانە باسی خۆمان کرد و گلەی لە خۆشمانەکە ئەین چۆن ئاوڕێک لە فاکتەرە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان بدێنەوە چەند کاریگەریان بەسەر چارەنووسی ئێمەوە هەیە زۆر سپاس بۆ دامەزراوەی سبەی بۆ کارە جوانەتان تەوان تۆ بۆ وەڵامدانەوەی گۆڕانکاریەکان کە لە ناوچەکە کرێ بە موسسات توانی ئیش بکەیت ئەبێ دوێنێ کاگاتنان و جەماعەت لە ڤیژن قونسۆڵی کۆریایان داوت کردبوو باسی لە موسساتە کرد چۆن دەستگای توێژینەوەیان هەیە ناوەندی توێژینەوەی گرنگ کە بە سەدان ناوەندی توێژینەوەیان هەیە خەڵکی ئەکادمی و پرۆفیسۆرێنن بۆی توێژینەوە بکات لەسەر گۆڕانکاریەکان تەبعاً
لای خۆمان ئەم شتانە غایبە دەستەیەکی سیاسیت هەیە لە هەموو شتێکا خەبیرن یعنی تۆ بڕۆ پرسیاریان لێ بکە لە وەرزشە خۆیان خەبیرن لە سیاسەتی دەرەوە خەبیرن لە حکومڕانیە خەبیرن لە پەرلەمانە خەبیرن لە ناسینی کۆمەلگار خۆیان نزان لە لایەنی عشایری هەر ئەو دەست ڕۆڵێکی باڵایانەیە یعنی هیچ ڕۆڵێ نایڵنەوە بۆ خەڵکی ئەکادیمی و خەڵکێک کە لە معنیە بەو گۆڕانکاریانە کە لە ناوچەکە هەیە تەبان ئێمە چەندجا بینیمانە ئیدعا کراوە بۆ میریتۆکراسی تەبان میریتۆکراسی ئەوەیە تۆ ئینسانی مناسبەیەنی لە شوێنی مناسبادایانی یعنی ئیشی من ئەگەر سیاست نەبێ بۆ بڕۆم سیاست بکەم یعنی ئەوە ڕخنێکی جوان گیرە بەداخەوە برادرانی معارەزەیش تاوانبارن لەو بوارە کە کەسانێکیان کردووەندان پەرلەمان تەبان یعنی زۆر لە ئاستێکی نزما بوو تۆ ئەگەر ئێوە باسی دەسەڵاتەکانەکەن حزبە دەسەڵاتدارەکانەکەن ئەدای پەرلەمانیان زعیف کردووە ئەی خۆم حزبە معارەزەکان کەسی وایان بردووە ناو پەرلەمانەوە کە بۆ کۆبوونەوەی عشایریش ناشێن یعنی ئەمە تاوانەکە مشتەرەکە یعنی حزبەکان بەعام بوونەتە حزبی پۆپۆلیستی ئەمە یەکێکە لە کێشەکان حزبە معارەزەکان بۆیە ئەدایان نزمە لەگەڵ ڕێزمە لەبەرەوە کاردانەوەن عادەتەن کاردانەوەن دژی حزبێکە لێوە جیابوونەتەوە بۆ نمونە یەکێتی لە پارتی گۆڕان لە یەکێتی کۆمەڵ لە حزبێتر ئیدی ئەوەی پیاڵێن بەرەی گەل و نازانم ئەو حزبانێت سێرەکەی هەمووی تووڕێە لە حزبێکی تر چووە چوار پێنجەی کۆ کردێت و حزبێکی دروست کردو ئەتوانین بڵێن بەشێک نین لە داینامیکی ناڕزایی ناو خەڵک ئەوە خاڵێک لێوە سەرچاویان نەگرتووە ئایدۆلۆژیا و سەرچاویان نەگرتووە ئەوە خاڵێکە بۆ نمونە یەکێ لە خاڵە لاوازەکانی گۆڕانەوە بۆ ئایدۆلۆژیەکی دیاریکراوی نەبوو سیاسەتێکی دیاریکراوی نەبوو خەڵ نێزانین دەنگ بە چیەدا دوای کاتی خۆیان بینە دەنگیان بە کۆمەڵێکدا چوونە پەرلەمان و نەیانزانی باسی چیەکەن لەگەڵ ڕێزمان بۆ ئەم برادرە ئازیزانە تەمانەمانە کەسی بەتوانە بوون بەڵام تایە بوو یعنی زۆر ئەدای لاواز بوو ئەمە خاڵێک کە تۆ شتەکان بە مؤسسات نەکرد لە هەموو کاردانەوەیەکە تۆ زەرەرەکەی یعنی لە هەموو ڕەتفعلت نەبێ باشترە دوای ئەو کورسان کاردانەوەی کورسان تۆتەوێت چۆن بێ بۆ گۆڕانکاریەکان لە ناوچەکە کورسان بەعام ئێستا بەشێکە لە سیاسەتی چەند وڵاتێکی دەرەوە یعنی تۆ ئەوان بە سیاسەتی وڵاتانە تۆ ئەژوڵێتەوە تۆ خۆ استراتیجیەکی دیاریکراوت نییە یعنی کورد چانسێکی باشی هەیە لەوەی کە ئەمریکا پاڵپشتێکی باشی کوردستانە یعنی بۆ یەکەم کەس کە قسەی لەگەڵاکەی ئەمریکا نەبێ بۆ تورکیا بێ بۆ ئێران بێ بۆ وڵاتانی عەرەبی بێ چونکە ئەمان لە هەموو حاڵەتێکە پەیوەستن بە وڵاتانەوە چ شتێک دەتوانێت ئەو شانسە لەبار ببایە لاوازی بکە یعنی لەو حاڵەتە دەریکە لەوەی کە ئێستا ئێمە هەین ئەڵێن ئەمریکا پشتگیریمانەکە بەڵام تاکەی ئەبێت چی بکەین بۆیە پژگیریە باشتر بێ تەمانیکە لە خاڵە بەهێزەکانەوەی تۆ ڕۆژاوا بینی سەر ڕۆژاوای کوردستانە بینی یعنی بە دەسەڵاتێکی کەمەوە بە پاڵپشتێکی کەمەوە توانیانە ئەزمونیە دروستکەن ئەزمونیە کە تورکیا دژێتی تەمان بۆ نمونە ئێران زۆر باش نییە لەگەڵیا وڵاتەکانی عەرەبی ناچارن دەست و پەنجەی لەگەڵان نەرمکەن چونکە بووەتە ئەمری واقع ئەمریکا بە شێوە لە شێوەکان ناچارە تەعاملی لەگەڵا بکەوە تانی ئەلشەرعیش بەتەمایە تەعاملی لەگەڵا بکە کەوابێت تۆ کە ناوەندی ئەکادیمیت نەبوو لە هەموو پرسەکان بە هەڵا بینی ئێمە یەکێ لە کێشەکانمان ئەوەیە ئێمە دایمەن سیاسیانە بیر لە ئیشەکانەکەین و سۆسیۆلۆجیستانە بیری لێ ناکەین و ینی تۆ ئەبێ کۆمەلگا بخوێنیتەوە بۆ یەکێتی و پارتی وایە نەک سیاست چۆنە بۆ ئەمانەوەکەن بۆ من تۆ گەزانستی سیاسی بخوێنیتەوەڵی دەسەڵات بووە بەکارەهێنرێ بەڵام کۆمەڵایەتی بێ ئەگەر و خاڵەتەوە بکەم بەڵام ئیش لەسەر لایەنە کۆمەڵایەتەکە بکەیت و ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ سەرچاوی کە ئەمانە دەسەڵاتیان لێوە وەرگردەوە کە دەسەڵاتی شۆڕشەوە ئەوانەیە ئەبێت تۆ لەو جانبەوە قسەیان لەسەر بکەیت خاڵێکی تر ئەوەیە کە تۆ ڕخنە لە حکومەتەکەی کە حکومەت یاریێم تاوانی چی ینی من نازانم معاش دواکەی حکومەت یاریێم بۆ تاوانبارە ئەو دەسەڵاتە تاوانبارە کە حکومەت یاریێمە بادڕێەوە حکومەت یاریێم ئالەتێکە دەستگایەکە هاو دەست خەڵکێکەوە کە موچە دواخا موچە پێشەخا موچە ئەدا نایدا تۆ ئەبێت حکومەتی هەرێم ڕزگارکەی لە دەستی ئەو کەسەی کە ناتوانێت بەڕێوەی بەرێ بەڕاستی ئەگەر معارزە سیستەماتیک نەبێ و ڕویایەکی سیاسی باشیان نەبێ و ئایدۆلۆژیایەکی دیاریکراویان نەبێ و سیستەمێکی ئیکۆنۆمی باشیان نەبێ
یانی ناکرێت دەنگ بهێنن ئاسانیش نابێت چکەیکێتی پارتی دامەزراون هێز و دەسەڵات وانە بەکارهێنن ئەو کەسانی کە دەنگە دەن ئیسەوە یەکێ لە خاڵەکانەوەی کێتی و پارتی بۆ دەنگێنەوە من پێتانەڵێن بۆ دەنگێنەوە بۆ نمونە سێ بنەما هەیە یەکیانەوە قوربانیانەیە قوربانی شۆڕش و قوربانی شەڕی ناوخۆ و قوربانی شەڕی داعش ئەم قوربانیانە ئەگەر هێزەکان خۆشیان واز بێن قوربانیەکان واز نایان دەست بۆ حزبانەوە گرن خاڵێکی ترەوەیە سەرۆت و سامان و دەسەڵات و پۆست لایەنە ئەوانەی لە ڕێ ئەوانە سوودمەند بوونەوە بەردەوام مەجبورن دەستی پێوە بگرن خاڵێکی لە هەمووی گرنگتر ئەوەیە ناوەشیاری ناو کۆمەلگا ناوەشیاری ئینگلیز ئەڵێ knowledge is power ئێمە ئەو حزبەکانی مەعارەزە تا چەند توانیانە ئەو وەشیاریە بگەڕێن ناو کۆمەلگا لە جیاتیەوە کاردانەوەیەک بن دژی ئەو حزبانی کە لێوە جیابوونەتەوە عقدێکی سیاسیان هەبووە بەرداوە دژی ئەو حزبانی کە لێوە جیابوونیانی ئەوەی گۆڕان دژی یەکێتی قسەیەگرۆنە دژی حکومەتی هەرێم دەستخۆش دکتۆر بۆ سەرنجەکان سوپاس من 15 دقەیەکم ماوە دابەشێکم بەسەر ئێوە کاک ئارام باسی ئەزان ئەخجا ئەمەوێ کاک مەریوان پێم وا بێت تەشریفیان لە لقی چوارەوە هاتووە نیە گەلێک بەخێر بن زۆر سوپاس بۆ هاتنتان من بۆیە جەنابتم هێشتەوە ببوورە بێئەدەبی نەبێت تەناوی کە ویستم لێگە ڕێبا برادان ڕەخنەکان بگرن تۆ وەڵام دێتەوە ئەگەرچی پێم وا بێت تۆ ژێرە مەعارەزەی کاک ئارام باسێکی هەڵبژاردنمان بۆ بکە ینی بەڕاستی هەڵبژاردن بە هەموو ئەو کێشانەی کە هەیە هێشتا تامای لەسەر بچینین چۆن باشتری بکەین چۆن بکەین بە وەسیلەیەک بۆ گۆڕانکاری زۆر سپاس بۆ ناوەندی توێژینەوەی ڕاپرسی خۆشحاڵم بە و بەرهەمانەی کایبی لە مەڕاستی کاری زۆر باشن کاری زۆر پێویستن سپاس بۆ ئەم ئامادەبوانەش سەبارەت بە هەڵبژاردن تەبعی من یەکێکم لەوانەی کە هیچ کاتێک لەوەتی خۆم ناسیوە ناومێت نەبووم بەرامبەر بە هەڵبژاردن و بە بەردەوامی بە شاڕێگام زانیوە بۆ ئەوەی کە ئەگەر گۆڕانکاریەکی کەمیش بێت بتوانرێ بکرێ باشترە و لە دوای 2009 تا ڕادەیەک هێزێکی ئۆپۆزیسیۆنی قانونی پەرلەمانی هاتە کای سیاسیەوانێ من پێم وایە کە ڕێژەی دەنگدان بەو شێوێنێک کە کاک میران باسی کرد بەو شکڵەیانی لەبەرچی لەبەرەوەی کە پێشووتر ڕاستە 3 ملیۆن و شتێک ناو هەبوو بەڵام ناوی دووبارە هەبوو ناوی مردوو هەبوو و ئەم ناوانە ژمارێکی زۆر هەبوون خۆ کاک میرانوان خۆیان ئیشیان لەسەرەوە کرد لە خولێک لە خولەکانە بەڵام کە کارتی بایۆمەتری هاو ئەمەی صاف کرد یعنی ئەمە دەستکەوتێکی کەم نییە بەڕاستی ینی با ئێمە بین ئەو لایەنە باشەی کارتی بایۆمەتری و سجلی ناخبینی بایۆمەتری ببینین کە ئەمە وای کرد بەوەی کە ژمارەیەکی زۆر ئێستاکە لە ناوی دووبارە لە ناوی مردوو نەماوە کە ئەمە یەکێک بوو لەو کێشانەی لە 92ەوە ئەم کێشە مزمینە هەبوو لە ناو سجلی ناخبینە زائیدەن کۆمیسیۆن هەڵبژاردننی کردو بە جۆرێک لە ئیجباریەکە چییە؟ ڕاستە ئەوەی لە سەر و 18 ساڵەوە بێ ئەبێ دەنگ بدە بەڵام ئەبێ کارتی بایۆمەتریشت هەبێ خۆ تۆ 18 ساڵیت ڕاستە مافیەوەت هەیە کە سیارە لێ بخڕی بەڵام ئەبێ ئیجازە و مۆڵەتیشت هەبێ ئەگەر توێ سیارە لێ بخڕی ئەبێ ئیجازە مۆڵەتیشت هەبێ کۆمیسیۆن ئەمەی کردووە ئەمە تەبعی مناقەشێکی زۆری لەسەرێ لە بەغاش بۆی کە ئەمایە چەند دەستوریە دەستوری نییە پێشێلکردنی مافە چیۆمانە بەڵام ئێستاکە ئێمە لەبەردەم سجلێکی ناخبینان سجلێکی ناخبینی تا ڕادەیەکی زۆر پاک و بێگەردە کە ئەمە هەنگاوێکی باش دومین ئەگەر بێمە سەر دۆخی ئۆپۆزیسیۆن یعنی من پێم وایە کاری سیاسی و هەڵبژاردنیش بەڕاستی شێوازێکی تەراکمی هەیە ینی کەڵەکەکردنی هەیە یعنی ئێمەستاکە بەراورد بە 2009 ئەگەر ئێمە هیچمان نەبێ خاوەنی ئەزمونێکین لەوەی کە بە هەموو کەموکوڕەکانی کە ئۆپۆزیسیۆن هەیە تیلانی کەم ئێستا ئەزانین کە کەموکوڕەکانی چییە ینی باشتر بوو لەوەی پێمە لە پێش 2009 خەڵکێکی زۆرە بوو بەخوایەکێتی پارتی وا و نابێ و چی ئۆمانە کە ئێستاش بەڕاستی تەخزیەی ئەوە کرێت بەوەی کە پەرلەمان دام و دەستگایەکی وایە و چی ئەمانە بەڕاستی من خۆشم بە هیچ شێوەیەک لەگەڵەوانیم کە پەرلەمان بۆ نەتەوەیکی وە کورد تعبیر لە سیادا کات تۆ لەبەرەوەی دەوڵەتت نییە
تعبیر لە سیاداکە لەبەرەوە ئێمە نابێ وا بۆ شێوە ئاسانە سیر بکەین بەوەی کە پەرلەمان هەبێ نەبێت چی ئەمانە یعنی بەڕاستی خۆی بۆیە دەسەڵاتداران زیاتر لە خەڵکانێکی تر هەستیان بەوە بکردایە لە ئەزمونێکی کە بێدەوڵەتیت تۆ ئەبواە زۆر زیاتر باخت بروسە لە ڕۆژاوە ئەوە بینیت کە چمە تەرسیەگەیە بۆی کە تەنها هەڵبژاردنێ بکرێ بۆ تورکیا ڕاستەخۆیەتە سەرخەت بۆی کە هەڵبژاردن نەکرێ بۆی پەرلەمان دروست نەبێ بۆیە لە هەرێمی کوردستانە پەرلەمان زیاتر لەوەی کە دام و دەستگایە کە ڕاستە کەم کوڕی و چیۆمانی هەیە بەڵام ئەوە پێویستە وەکو دامەزراوەیەکی سیادی سیر بکرێ و زۆر قسەی ترم هەیە یەک شت خوا ئەگەر پێم بڵێ ئەمە ڕەنگە پێویست بێ یعنی لە هەڵبژاردننی ڕابردا بەداخەوە هەندێک هێز زۆر نابەر پرسیار نادەنە کۆی پرۆسی هەڵبژاردنیان خستە ژێر پرسیارەوە و خۆیان بوون بە سەبەبی سارکردنەوەی دەنگدەر بەوەی کە پرۆسەکە تەزویرێکی منەظەم و چی و چی ئەمی تاکراوە ئەمە تەبعی دوایی ئەگەر چی بە پێی پێویست نەسەلمێنرا بەڵام من ئێستا و پێشنیارم هەیە بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەوەی کە ئێستا ئەتوانن بچن بۆ کۆریا بۆ شەریکەی میرۆ لە کۆریا سەیری ئەو سۆفتوێرە بکەن بۆی سبەینێ نەڵێن وڵا کە دەنگەکانت کەم بوو یا بەدڵی خۆت نەبوو بیت کۆی پرۆسەکە ینی بەڕاستی ئەمە شتێکی باش نەبوو کە من لە هێزی هەندێک لە هێزە ئۆپۆزیسیۆنە کۆ ناچێتە لە فلیپین 9 مانگ پێش ئێستاکە چوون سۆرس کۆدیان وەرگرتووە و شەهادەی نێودەوڵەتی کۆمپانیەکان وەرگرتووە هەموو حیزبێک ئەتوانێ بچێت هەموو حیزبێکیش ئەتوانێ بچێت ئاخر نازانم بەڵام ئەتوانن هەوڵی بۆ بدرێ بۆ ئەوی کە لە دوایە تووشی ئەو حاڵەتە نەبینەوە سپاس کاگەران بۆ سەرنجەکان کاک مەریوانجان سپاس کە تاسەت بەرحاڵ هێشمانەوە تەحملکردن خۆم گرتو ئێوە ئەگەر لێرەش معارەزە بن هەر دەسەڵاتدارن برادران یەشەجیشمان داوت کرد و بەداخەوە لێرە نین بۆیە پرسیارەکەمان ئەوەیە بۆ پێمان ناڵێن خەریکی چین ینی چۆن پێتان بڵێ مویمەکە لەوەدا تەمان منیش وەکو هاوڕێیان دەستخۆشتان لێەکەم بەڕاستی ئەم جۆرە دیدارانە ئەم جۆرە گفتوگۆیانە پێویستە فراوانتر بکرێ و ڕێکخراوەکانی وەکو ئێوە بەڕاستی پێویستە ڕۆڵی زیاتر ببینن چونکە کۆمەڵگەی مەدەنی بەشێکی دانەبڕا و تاوکەری پرۆسەی سیاسیە لە هەر وڵاتێکە وەکو چۆن ئۆپۆزیسیۆن بەشێکی سەرەکیە بۆیە بەڕاستی دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن و زۆر سپاس بۆ ئەوەی کە لەگەڵ لە خزمەت ئەم بەڕێزانە بووین گوێم لەو وتانە بوو کە لەوانەیە بەشێکیان هیچ بەدڵی من نەبووە بەشێکیان لە جێی خۆی بووە زۆر تێیدێکم من بە شێوەیەکی گشتی شتێکم خوێندەوە کە ینی هەر حیزبێکیکە لە کوردستانە ئەگەر لە جێی پارتی و یەکێتی بوونایە باشتریان ناکرد لە پارتی و یەکێتی لەبەرەوەی لە قسەیەکی مامۆستا ڕێوار ئێمە هەمیشە کاتێک کە دراسەی لە مەوزوعەکانەکەین بەڕاستی دراسەیەکی هەمەلایەنەی ناکەین سیاسیانەیەکی ینی بە جۆرێک سیاسی دراسەیەکەین کە چۆن لە مەسلحەتی ئێمە بێت بۆیە زۆر پێویستە هەموو ئەم دیاردانەی کە دروستە بن و ئەبنە دیاردە و حاڵتانی کە لە حاڵەتەوە گوازرێنەوە بنە دیاردە پێویستە زۆر سۆسیۆلۆژیانە و سایکۆلۆژیانە دراسە بکرێ و لێیەوە قەرار بدرێ و بخرێتە بەردەم چ ڕایگشتی وە چ ئەوەی کە عیلاقەی بە بەرپرسیارەتی و بە قەراردانی دەسەڵاتەوە هەبێ بەڕێزە من توێژینەوەکەم لەسەر گۆڕانی سیاسی لە ڕێگای هەڵبژاردنەوە لە هەرێمی کوردستان ماستەرنامەکەم بە ناوی ئەمە بوو من زۆر سوودم وەرگرت لەو عینانەی کە وەرم گرت ئەزانین وەڵامی زۆر شت لەم بابەتانە ئەداتەوە کە ئێستا جەنابتان باسێکم یەکێک لەو حاڵەتانەی کە بەڕاستی
هێشتا متمانەی خەڵک ئەزانی متمانەی خەڵک هێشتا بەپێی داتاکانی لای جەنابیشتان زۆرینە هێشتا لای پارتی وێکێتیە بۆ پاراستنی ئەو قوارە و ئەو ئەزمونەی کە هەیە سەرڕای هەموو تێبینیانەی کە باس کران ینی نە پارتی وە نەیەکێتی بەدەرنین لەوەی کە کەمکوڕی هەبێ یاخۆت ڕەخنەی لێو جاری واشەیە بۆ وەزن و قافیە بەڕاستی یەکێتی و پارتی لە یەک تەرازووە حسابەکرێ کە ئەمە من بۆ خۆم بە ناحەقی ئەزانم ئەوەی کە بۆ ناوترێ زۆر جار هەندێشت کە باسەکرێ بەڕاستی کێشەی زیاتری بۆ دروستەکرێ ینی لێک ئەبێتە سەبەبی ئەوەی کە خۆلەوانەیە شەفافبوون و عرزکردنی بۆ کۆمەڵگایەکی فول مەدەنی و فول پێشکەوت و فول وشیار بەڕاستی ئەمە لە جێی خۆیەتی و لە وڵاتێکی دیموکراسی پێویستە وابێ هەرچەندە من لە توێژینەوەکەی خۆشمە بۆ ئامانجە گەیشتوم کە لە بینی هەڵبژاردننی یەکەمی کوردستان تا هەڵبژاردننی شەشەمی کوردستان گۆڕانکاریەکی زۆر نەوعی لە وشیاری تاک دروست بووە وەکۆی کە کاگارامیش باسی کرد بەڕێزان ئێمە هەر لایەنێکمان کاتێک لەسەر پرۆسەکان نیشتیمانیانە بیر نەکەینەوە لە دیدگای حیزبی و ڕقەوە کە ئێستا من ئەوم بینی بەداخەوە یعنی جاری وا هەیە ڕخنەگرتن مانای دانیشتمانی بوون نییە ئازیزم مەبەستم ڕخنەگرتن بەعکسەوە من ئێمە قەناعەتمان بە ڕخنەیەوە من ئەڵێم بینینی هەر شتێک لەسەرەوەی حیزب لەسەرەوەی ینی کاتێک کە نیشتیمانی چییە تۆ ئەم پرۆسەیە لە دیدێکی حیزبی تەسکەوە تەماشا نەکەی چۆن لە بەرژەوەندی من نییە ئیتر نیشتیمانی نییە چۆن من خزمەتی من ناکە ئیتر من لەگەڵی نیم بڕوان پێی نییە بۆیە من لە توێژینەوەکەمە برایەکی بەڕێز لە یەکێک لە حیزبە ئیسلامیەکان لە حیزبە ئیسلامیەکان وتی ئێمە کاتێک کە خەڵک دەنگمان پێنادا و مامۆستاش باسی کرد کە سزامانەدا بەڵام هۆکارەکەشی خۆمانین لەبەرەوەی ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن نەمانتوانیوە متمانەیەک لای دەنگدەرەکانی خۆمان دروست بکەین تەمان سەوتەکەشی ماوە ئەو بۆ وەکو ئامانەت بەڵام بەڕێزان ئێمە هەمومان ینی قسەیە کرا کە عەلەساس پارتیەوێ پارلەمان نازانم شکست پێ بێنێ و وا بکە ئەو بکە ئەزانن لای پارتی تا ئەم لەحزەیەش پەرلەمان گەورەترین شەرعێتی ئەم وڵاتەیە لایەنی کەم بۆ ئەوەی کە لە دەرەوە ئەیبینن بەنسبەت بەغاوە بەڕێزان ئەزانن پارتی تا ئێستا حەقی خۆی حەسەی خۆی نزیکی 100 بەرەوژوور پلە و پۆستی پارتی لە بەغایە کە بەرکەوتەی پارتیە تا ئێستا شوێنەکانیان چۆڵ و پڕ نەکراوەتەوە ئەگەر ئەوەندە پۆست و ینی لە پێناوی پۆست و پلەیە پارتی بێ پەرلەمانی عێراق شکست پێ بێنێ ئەی بۆ ئەو پۆستانی خۆی پڕ ناکاتەوە مەیەک دووهام بەڕاستی ئەوەی کە زۆر باس کرا و قسەی لەسەر کرا مەسەلەی پەرلەمانی کوردستان و پێکنهاتنی حکوومەتی هەرێمی کوردستانە من پێم وایە لە دنیای دەریشەوەیە زۆر جار هەمیشە نا زۆر جار ئەم بابەتە ڕووی داوە لە وڵاتانی تریش ئەم بابەتە ڕووی داوە و ئەکرێت زۆر بابەت لە مۆزوعات خۆ ئەگەر بڵێن شتێک بێت گونجاو بێ نەخێر گونجاو نییە پێویست بوو حکوومەت زوو پێک بێت بەڵام بەڕاستیش پۆست گرنگە ئەوەی کە شتی تر ئەوترێت جیاوازە و یەک شتیشە پێ بڵێم بەڕێزان مەوزوعی دەنگدان ئەمە من بۆ خۆم تایە بەشدار بووم من تقریبا نزیکی 15 ساڵە لە مەسلەی لە بواری هەڵبژاردنە ئیشەکەم یەکێک لەوانەی کە باز دەکرێت هەواڵان بڕواتان هەبێ
خەڵک هەبووە 3 ئینتیخاباتە دەنگی بە پارتی نەداوە ئایلەی شەیدی پارتیە بەڵام کە گوێی لێبوو ئەی ڕوخێنین و لە ناویە بین و دەرێکەین و نازانم چی نەک خۆی چوو دەنگیە هەموو هەوڵێکی دا بۆ ئەوەی کە دەنگێکی زیاتر کۆ بکاتەوە دەست خۆش ئەمە ڕاستێکێ بەڕوا بکەوە قسێشم حەقە کە جەنابتان لە گۆشەنیگایەکی ڕقەوە من لەخنە لە حیزبەکەی خۆمەگرم مامۆستادارایی گرێ کاگڕێبارەوە ئێستا 2 حیزبی کردوی گرەوە بە هەرخان و کەعادنان بە حیاتی من عمرم گەیشتوتە ئەم عمرە یەکێتیش خواڵ ناگرێت لە مەکتەب سیاسی و سەرکرداتی و کادیران ڕخنە لە حیزبەکەی خوانەکەن تا ئێستا پارتیەکم نەبینیەوە بڵێ ئەمە خەلەلی ئێمە ڕیفراندۆمەکەی شکستە هێنی پەرلەمان داخی شەرعێتی هێنیەوە سیوێکی ئابەکەی شەرعێتی هێنیەوە نەوت تاڵانەکەی شەرکاکە چۆن وابێ ئێمە ڕخنە لە حیزبی خۆمانەکەیڵانی ناکەین بێڵ ئێستا تۆ چۆنستی لەسەر شاشە ڕخنە ناگرین ئێمە من ئەمیز ڕای خۆتان وەگرم جالێرە من ئەمێ ڕای خۆتان وەگرم ئەگەر ماندوونین ئەتوان مێچیەک دقی دیکە بۆی کە دوامین تێبینی خۆتان فەرمون بەڵام هەر با یەک دقە بێ بەڕاستی زۆر سپاس تەوان دەست خۆش بۆ بڵێ بەڕێزان من ئیسە شتێ نەگەیشتم ئەرێ معارەزە مهمە مهم نیە ئەگە مهمە ئەوە باشە ئەگە مهم نیە هەموو نەسیحەتی بۆکەن یعنی گروپ بمورن هەموو برای منن ئەو خاتوونەش خوشکمان یعنی ڕەیەک دروست بووە لە ناو کورسانات بە تایبەت ئیشێ سەرکردی کابرا دەسەڵاتەکە چێ نەسیحەتی بۆ عارەزاکە کاکە تۆ قچی بەسەر منەوە 61 لە 8.8 ئەڵێ خەتای توێ ئەوەتە من نەموتووە کەشوی نەسیحەتی منەکە لە خەتای توێ کاکە چی واشۆ نەبێ کاکە واز بێنن لەم نەزەرێ دکتۆر گیان لە ئەکادیمیاش برایانی عزیزم ئێمە هەتا باگراوندی هەندێکی ئاگاداری هەنی بەڕاستی نەسیحەتکردن هەر کاکە بە منەڵێ بامەسا ئەفەرمێ کاک دکتۆرە فەرمێ ئێوە خەڵکی خراپ ئۆپۆزیسیۆن خەڵکی خراپیە ناردۆ ماڵی ئابێ ئەو سی داری ناردو هەرسی خراپە کەچی من دوو ئۆپۆزیسیۆنم خراپە ماڵی من ئێرانەکەی هەڵی خەتای توێ تۆ سەیریکە تۆ ببورە من تۆ لە 2023 کە ناسین دەبەرەوە مؤسسە لێگەڕێ باسی ئەوە کە پرسی چارە نووساز کاکە پرسی چارە نووسازی چی من لە بەخا بووم کابراوی دوام کۆن بچن 2 مانسە بۆرگرم بۆ خۆم خوامە کوردایەتیە خۆمە پرسی چارە نووسازە ئەرێ کاکەوانە بوو وەرن لەگەڵم بن بۆ محکەمەی اتحادی با دوانم بەرێ باشە منیشە بوو دوو قازی سەربەخۆی پیاوی مردی چاک ناوەڵە دوانی حیزبەکەی خۆ چۆنەکەم کاکە ناخەڵەتێم جارێکی ناخەڵەتێم کاک ڕابەرە بێ ئەبێ میلەتەکە دەبێ و ئەخیر شتیش ڕاستیە بەڕاستی زۆر حەزەکەم لەمە من چکۆ جارێکی ئەو پیاوانە وتومە بەڕاستی حەز ناکەم لە هیچ مجلیسێکی ترە ئەم نەسیحەتە گوێ لێ بێ کە لە نەسیحەتی معارەزاکە معارەزە 33 لە سەی ناچێ وازی لە دەسەڵاتی ناوە 61 لە 67 لە سەی هەیە 61.8 خەتای ئەوە یەک نەسیحەتی منەکە کە من کەمینەم و بەڕاستی ئەبێ ئەمە تەرکەین وابێ سنوورێکیش بۆمە دابنێ وەکو معارەزە معارەزەش قابلی ڕخنێ ئەمان نەسیحەتی ڕخنە لەسەر سەرە کاکە ڕخنە سەر سەرم بەڵام تۆ ئوستازیان تۆ ئەو 67 پەرلەمانتاری هەیە ئەڵێ وەڵایە تۆ دوانی خراپە ناردووە ئەی تۆ ناچی بەرەی 67 دەکەی ئەوە حاسب دەستخۆش بێ دکتۆر قوربان ببوورە وەڵام من نویستم دوسێشت لەم یەکەم 33 ساڵە ئەوەی دەسەڵاتی هەیە لێرەیەکەتی و پارتی 33 ساڵە بەڵێنە دەن و جێبەجیان نەکردوان لە حکوومەتن بەرپرسیارن بەزێ ئۆپۆزیسیۆنێک کە تا ئێستا نەچۆتە دەسەڵات گلەی لێ ناکرێ ئەگەر وعدی خەیاڵیشی یابێ خۆ نەچوە تا بڵێن جێبەجێیەکایان نە لەبەرەوە بەڕاستی ئەو گلەی جێبەجێ نەکردنی ئەو بەڵێنانە هەمووی دەسەڵات لێ بەرپرسیارەکەیەکێتی و پارتین بابەت هێچکەشێ زۆر گرنگە بۆی واقعبین بین پارتی کورسی زۆرە ئەتوانێت لەگەڵ دوسێ حیزبیکە زۆری نەبێ بۆ ناتوانێت حکومت بە یەکێتی بەکاربێنێ دروستکە نەمە پرسیارێکە بۆ پارتی ناتوانێت حکومت بێ یەکێتی دروست لەبەرەوەی شتێک نێ ناوی دیموکراسی بێ ئەوە حقیقەتەکەیە لەبەرەوەی یەکێتی زۆنێکی هەیە یەکێتی دەوڵەتێک پشگیریەکە یەک ڕاستی تریش بڵین دەوڵەتانی دەوروبەر بەبێ یانێ من بە بەڵگەی ئێستا کاتنێوەتان باسکەم لە هەموو کۆبنەوەکە ناشارنەوە لە ئێمە لە یەکێتی و پارتیمان باشتر نییە و بەرگری لە هەرێمی کوردستان ناکەن و حەزیشەکە نامێنێ بەس بەرگری لە یەکێتی و پارتیەکەن بمێنێ و ئامادەن سوپاشی بۆ بنێرن و ناردوو
هەمووشیانە باش دقیقەتەوە دقیقەی خۆت بەکاردێنی نیو دقا ئەوەی مامەستا فەریدون لام سیر بوو سۆرانی جیا کردەوە چونکە لە سۆرانیش هەر خەتاکان بە هەرێ مەزانن تۆوەتت نازانم هەر لەوێ هەرڵەن هەرێم هین بەغا خەتای زیاترە لە هەرێم ئەو مەبەستی ئەوە بوو ئەوەی کان دووەم یان نیو دقەکەیانی تۆ سیرکەیانی حەجمی ڕاستەقینەی پارتی و یەکێتی لە کوێیە لە هەڵبژاردنە پارتی لە سنووری سلێمانیا چەند کورسیێنێ چەند هەزار دەنگ و چەند کورسی بۆ موچەخۆریشی زۆرە یەکێتی لە زۆنی زەردا چەند کورسی و دەنگە هێنێ سوڵتە و دەسەڵاتیان لێ بکەوە ئەوە حەجمی حەقیقی خوانە ملاحظەیەکی گرنگ زۆر سپاس دکتۆر بار فەرموو وڵی من ئەمە ئەوە بڵێم کە یەکێتی و پارتی لەم هەرێمەیە گەیشتونەتە ڕادەیە کە پێم وایە هەرچەند من نامە متەشائیم بم بەس پێم وایە ئەمەلی چاکبوونیان نییە و بە تاکید خەتاکان هی ئەوانە ئۆپۆزیسیۆن هیچ کەسێ بە دەر نییە لە ڕەخنا ئۆپۆزیسیۆنیش ڕەخنەی لێگیرێ بەڵام خەتای سەرەکی لای ئەوانەوە ئەگەر ئێمە بە تەمای چاکسازی بین پارتی یەکێتی لای من لەوە تێپەڕیۆن چاکسازیان تیا بکرێ هەر بە کورتەکەی بن پێم وایە ئەسلی کێشەکە لە بیئە سیاسیەکەیە هەبێ کار لەسەر بیئەی سیاسی بکرێن نخبەی کوردستان ئەکادیمی ڕێکخراوەکان جنابتان ئێوە هەموو ڕۆژنامەنووسان ئەبێ کار لەسەر بیئەی سیاسی بکەیت بیئەی سیاسی ینی فەرزی جۆرێک لە ئۆپۆزیسیۆنەکە جۆرێک لە دەسەڵاتەکە زانی ئێمە لە کورسانە تەجروبەیەکیشمان هەیە کە تەجروبەی بەشداریکردنی ئۆپۆزیسیۆنە لە دەسەڵات چ نمونەیەکی پێشانداین ینی بۆ نمونە گۆڕان بەشداریەکی چالاکانەی لە دەسەڵاتی مەحەلیش و لە دەسەڵاتی هەرێمیشیا کرد چ نمونەیەکی جیاواز و جوانتری پێشانی ئیرا کۆمەڵ بەشدار بۆ لە حکومەت یەکگرتو بەشدار بۆ لە چەند کابینەیەک و ئەمانە ینی من قسە لەسەرەوەیە کە ینی ئەگەر بی ئەسیاسیەکە نەگۆڕی و کە شوهەوایەکی لەبار دروست نەکرێ بۆ ڕێزگرتن لە موسسات ڕێزگرتن لە پەرلەمان ڕێزگرتن لە ئۆپۆزیسیۆن ڕێزگرتن لە کەمینە و ڕێزگرتن لە زۆرینەش تەبان مافی زۆرینە بپارێزێ بەڵام زۆرینەیەکی فعلی و حەقیقی و ئۆپۆزیسیۆنێکیش کە مشارێکێکی فعلی بێ لە هەموو پرسەکاندا یعنی تۆ تەخمینی نەکەی پراوێزی نەخەی ڕەشی نەکەی لای ئیرەکە ئەمە من پێم وایە ئەمە گرنگە ئەم ژینگەیە دروست ببێت ئەو کاتە ئۆپۆزیسیۆنیش پێکی خۆی بێت و موقعیتی خۆی بێت و ئەو کاتێش دەسەڵاتیش سنوورگان خۆی زانین بەڵام هەمووی لە چوارچوەی تایتڵی ڕێزگرتن لە موسسات زۆر دووپات یەکەمەوە کە پەرلەمان پێویستەکە ئەبێ پەرلەمان وەکەوەی کە ئەڵێن مەرجع بێت هەموو بیدایەتی هەموو گۆڕانکاریە کە بێت لە پەرلەمانەوە دەست پێ بکە بۆکو وتم و دووبارەیەکەمەوە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەردووکیان هەر یەکێک و بە حەجمی خۆی بە قەباری خۆی بەرپرسە لە واقعی لە کوردستانە هەیە هەر کەسێک و بە پێی خۆی چەند کورسی تێ ئەوەنە ئۆباڵی ئەچێتە سەری واقع کۆمەڵی واقعی سیاسی اجتماعی ولەژێر کلمەتی اجتماعیە سەد خەتدا بنێن نێودەوڵەتی هەیە و کۆمەڵی واقعی اقتصادی هەیە هەمووی کاریگەری هەیە لەسەر ئەم بارودۆخی کەمە لە هەرێمی کوردستان ناتوانین یەکێکی فەرامەشکی بڵێ ئەمەیان ئەوەیە ئەمەیان ئەوەیە ئێمە لە بەردەم واقعەکان لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک فاکتەری سیاسی کاریگەری کردۆتە سەری دەسەڵات بەڵێ پشکی شێریان بەرەکەوێ بەڵام لایانی بەرامبەریش پشکی ئەکوێتە سەر پشکی ئۆپۆزیسیۆنیش بێبەش نییە لە واقعە و بڕۆن راپۆرتەکانی پێی بخوێننەوە ئەزانن دەسەڵات چی کردووە ئۆپۆزیسیۆنیشی کردووە ئێمە بەداتا و بەڕەقم قساکەی دەستخۆش کاک میرە ئەگەر عەزێر نەبی یارمەتی کاک ڕێبوار بکەی وڵای کاگەڕێبوار کەمێ لە من تووڕە بوو بەڵام ئەمێ نانای ئینشاڵڵا تووڕەبوون نییە عەزیز ئەمەوێ پێی بڵێم لە ئەکادیمیا کریتیکڵ ثینکین زۆر گرنگە یعنی ڕەخنەگردن هەر شتێکش بەلات و گرنگ نوێ ڕەخلێ ناگری کاکە معارەزە بەلایە منەوە گرنگە معارەزە تەنیا ئەمەلیەکە کە بتوانێت گۆڕانکاری ینی
وتی قوبڵی ناگەین دیکاکە ڕخنی بەس هەر ڕەشەکەی خەتەر ڕەش کاکە پارتیوێکی ئێوە باشە پارتیوێکێتەکان نەرمترن کاکە خۆپا نابێ بەنسبەت ئوستازی شەوتی شتەکانە بێ نیشتیمانی بێ باوەڕ بکەم من سیاستم لەبەر نیشتیمانی بوونی خۆم خوێندووە یعنی من لە دەرەوە خوێندومە ئەمتوانی هەر بوارێک ترال بژێرم تەنها من دوو پرۆفیسۆر پرسیاری ئەمە بۆ خۆهەڵان نییە بەس دەبەرەوە ڕخنەکەت لێمگرت بۆەوەی وا دەرنەکەوم کە من نیشتیمان بەلامۆ گرنگ نییە ئێستش دوای 22 ساڵ گەڕاومەتەوە بۆ ئێرە بتوانم خزمەتێ بکەم دوو پرۆفیسۆر پرسیاریان لێم کوتیان تۆ بۆچی ئەمە سیاست و علاقا دەولی خوێنی وتم وڵی من دەوڵەتم نییە ئەمەوێ بزانم بۆچی خواوە غەزەبی لێمان کرد لە دەوڵەتمانی ئێوە دەوڵەتانەیە ئێوە چین دەوڵەتانە ئێمە نیمانە تەنها ئەمەوێ وەڵامی ئەوە پرسیارە بدەمەوە تەبعا من خاڵی تەواویشم نەبوو بۆەوەی وەرگیریم لە زانکۆ ڕاستەوخۆش وەرمیان گرت بەبێ ئەوەی چاوەڕێی ئیمێڵ بکەم بۆی ئۆفرم بۆ بنێرن ئاوڕەکانی من بە خاڵی زیاترەوە چاوەڕێی ئیمێڵیانەکە یاین نیەتەکەی منیان زانی تێگەشتن ئەوان لە مقابلە گرنگترە بەلایەنەوە تاکو ئەو فۆرمەی پڕێکەکەیتەوە تەبانەوە لایەنی نیشتیمانەکەی من بوو تەبان ڕخنەکان لە حکومەتی هەرێ من نامەوێت دووبارە بێمەوە سەری ئازاری تۆ بدەمە دووبارە بڵێم خەلەلەکان هەلەکوێ چونکە کاتمان کەمە بەڵام ئینشەڵا خۆمان قسەکەینەوە زیاد ئەزیز بەدڵنیای کاگەرم داقەکەی خۆت بەکاردێنی سەبارەت بە موضوعی پەرلەمانتار بەڕاستی پەرلەمانتاری ئامادەکراو نییە یعنی ئەمە ئامادەکراو بێ ئەبێ بچێتە ناو پرۆسەکە و لە ناو پرۆسەکەەوە ئامادە بکرێ بۆیە ینی ئەم بۆ چوونە غەڵەتە ینی ئەمە پێمان وایە وەک چۆنە بچی شوێنێک بە کرێبیێنی تو بڵێ وەرە ئەمە دەکارە شتیوان نییە ینی ئەمەشتی نیە بەڵام ناوەندەکانی پێگەیاندنی پەرلەمانتار ئیتر حیزبی سیاسیە لە ناو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیە میدیا چیچۆمانە ئامادەی ئەکا بۆیە هەتاوکو مەلەوانەکە وایە تا نەچێتە ناو ئاوەکەەوە نازانێ مەلەکە چییە تۆ 100 ساڵ پێی بڵێ دەستی وا بجوڵێنە و ژێرەمە لەوایە و بۆ قەمە لەوایە تا نەچێت ناوەکە و دەزینەکە وەک سارە لێ خوڕێنی جوایە تا سارەکە لێ نخری بە تیۆری چەندێکی پێ بڵێت ئاخی تەبعی ئێوایە وایە بەڵام ئەبێ فێریکەی بۆی فێرمی بێ بەس بۆی فێر بێ بێ بستە ئاوەکەوە ئەبێ بستە ئاوەکەوە نمونەکەت زۆر لە مەسلحەتیان نەبوو بەس سەبارەت بە ئۆپۆزیسیۆن چەند جار ئەمە دووبارە بۆەوەکە ینی لە 2009 بەڕاستی ئۆپۆزیسیۆن ناتوانێت استراتیژی 50 زایدێکی هەبێ ئەمە یەکێک کێشەکانی ئۆپۆزیسیۆن یعنی تا استراتیژی 50 زایدێکی نەبێ و بۆ ئیش نەکە مستەلزەماتی ئەو 50 زایدێکە بەدینێنێ من پێم وایە بۆ پەرش و بڵاوی ئەمێنێتەوانێ و هەر بە کەمی نابێت ئێوە سەرکەوتو بن گەلێک سپاس کاک مەریوانجان فەرموو وەڵا دەستان خۆش بێ من هەر لە بیدایەت نەمیش قسە لەسەر ئۆپۆزیسیۆن کەم بەس یەک هینم هاتەوە بیر لە دکتۆرێکی ئەوەی علومی نەفسی وتی لە دوای گۆڕان ینی بۆی قسەکە بۆکو خۆی بگەێنم پێویستە پێناسەیەکی نوێ بۆ ئۆپۆزیسیۆن بوون لە کوردستان بکرێتەوە هەڵوەدەوە دوور و درێژە و قینی زۆرتری بەدواوەیە من دووبارە وڵات سپاس دەکەم دەستان خۆش بێ گەلێک بەخێر بێن زۆر سپاس ماندوومان کردن هیوادارم کە بەردەوام بین لەم جۆرە مناقەشان لەسەر چای و قای و خواردنەوەش هەر ئەتوانین دوو بە دووش و بەیەکەوە درێژە بە مناقەشەکان بێت زۆر سپاس ڕۆژێک خۆش زۆر سپاس